بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاوێمەتان لێ بێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان خۆشەویستان هەروەک هەمیشە بۆ ئەمڕۆ چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و بە یارمەتی هاوکارانم ئەم پرۆگرامەتان پێشکەش دەکەین دوو تەوری سەرەکیمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین یەکێک لە تەورەکاندا باس لە ڕۆژ و بارودۆخی کرێکارانی بیانی دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین ڕۆژ و بارودۆخی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا چۆنە و کێشە و گیر و گرفتەکانیان چییە؟ ڕەنگە زۆر جار باز لەوە بکرێت کە کرێکارانی بیانی بە تایبەت لە هەرێمی کوردستاندا بازرگانیان پێوە دەکرێت نەک هەرێمی کوردستان بە تەنها بەڵکو عێراقیش هەڵبەت کرێکاران بەگشتی لە هەرێمی کوردستاندا کێشە و گیر و گرفتیان هەیە بە کرێکارانی ناوخۆیان بڵێ بە دەستی کاری ناوخۆ بە دەستی کاری بیانیشەوە بەڵام ئێمە ئەمڕۆ جەختەکەمان زیاتر لەسەر کرێکارانی بیانیە لە نێو هەرێمی کوردستاندا و لە عێراقیشدا بەگشتی بزانین کێشە و گیر و گرفتەکانیان چێ زۆر جار باسەوە دەکرێت کە دەڵێن پێشێلکاری کی زۆر بەرامبەر بە کرێکارانی بیانی ئەنجام دەدرێت ناحەقێکی زۆریان بەرامبەر دەکرێت هەر لە مامەڵەی تونند و سوکاتی پێکردن هەر لەوەی کە پاریان پێنادرێ بڵێ موچەیان پێنادرێ و زۆر بابەتی تر هەتا دەگاتەوەی کە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر کرێکارە بیانەکان بە تایبەت ئەو خانمانی کە لە نێو ماڵەکاندا کار دەکەن. جا ئێمە ئەمڕۆ لەگەڵەوەی کە باز لە کێشە و گیر و گرفتەکانیان دەکەین لە هەمان کاتیشا باز لەوە دەکەین کە ئایا هەنگاوەکان یاخۆ ڕێگە چارەکان چین ئایا بارودۆخەکە هەر بەم شێوەیە دەبێت یاخود ئەوە تا پێویستە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەر لایانی پەیوەندیدار هەنگاوی جدی بنێ بۆی کە دۆخی کرێکاران بەگشتی لە هەرێمی کوردستاندا باش بکات و لەگەڵیشیدا کە ئێمە ئەمڕۆ باز لە کرێکارانی بیانی دەکەین و بە تایبەت کرێکارانی بیانی بارودۆخیان بەرە و باشتر بڕوان. دوابەدوای ئەوە تەوەرێکی ترمان هەیە کە باز لە کەسانی بەساڵاچوو دەکات یاخود چۆنیەتی و شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەساڵاچوودا هەڵبەت لە نێو خێزانەکانی ئێمەدا لە نێو هەریەک لە بنەماڵەکاندا کەسانی بەساڵاچوو هەن بەڵام ئایا چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت شێوازی مامەڵەکردن پێویستە چۆن بێ لەگەڵیانە هەتا ئێستا لە نێو کۆمەلگای کوردیدا مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەساڵاچوودا ئایا مامەڵەکردنێکی تەندروست بووە مامەڵەکردنێکی دروست بوو یاخودنا ئەگەر دروست نەبووە شێوازە دروستەکەی چۆنە بە تایبەت لە نێو خێزانەکاندا یان بڵێ پەروەردەی خێزانی تا چەند ڕۆڵ دەبینێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەساڵاچوودا بە تایبەت لە لای منداڵان گەورەکان دایکان و باوکان لەم نێوەندەدا چ ڕۆڵێکیان دەبێت بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندیەک دروستکەن لە نێوان کەسانی بەساڵاچوو لە نێوان منداڵاندا بۆی کە منداڵان ڕێزێکی تایبەت لە گەورەکان لە کەسانی بەساڵاچوو بگرن شێواز و مامەڵەکردنێکی گونجاویان هەبێت بۆ پێی کە کەسانی بەساڵاچوو سەردەمانێک خۆیان یان لە ڕابردوودا خۆیان بڕیار بەدەست بوون لە نێو بنەماڵەکاندا لە نێو خێزانەکاندا. گرنگە یان تا چەند گرنگە ئەو هەستەیان هەر بەردەوامی پێ بدرێ ئەو هەستیان لا دروست بکرێت کە هەتا ئێستش هەر خاون بڕیارن بۆ چوونیان وەربگیرێ ڕاوێژیان پێ بکرێت لە هەر کارێک لە هەر بڕیارێکە دەدرێت نەک ئەوەی کە لە دوای ئەوەی کە بڕیارەکە درای یاخود کارەکە کۆتایی ها دواتر کەسانی بەساڵاچوو ئاگادار بکرێنەوە بە بابەتەکە بزانن. ئەمەش بابەتێکی گرنگە کە ئێمە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بۆ پێی کە توێژێکی گرنگی نێو کۆمەلگای کوردین و کۆمەلگا یان بڵێ لە هەموو جیهاندامە توێژێکی گرنگە هەر یەک لە ئێمە ڕوبەڕووی ئەو قۆناغە دەبینەوە ڕوبەڕووی ئەو تەمەنە دەبینەوە بە پێی تێپەڕبوونی کات. ئەمە تەوەرە سەرەکیەکانمان دەبێت و دەچینە لای بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەچینە بڕگەی یەکەم بڕگەی وەرزشە کە هەرجارە و لەلایەن ڕاهێنەرێکی وەرزشی بەتواناوە باز لە شێواز و ڕاهێنانەکانی وەرزش دەکات جا بۆ ئەم بڕگەیە باز لە ڕاهێنانی پشتی قۆڵ دەکات. سڵاوتان لەبێ و بیانیتان باش بڕگی ئەو ڕۆمان کۆمەڵێک ڕاهێنانی پشتی قۆڵەکە پێی ئەوتێت ترایسێپس و تەبعەن زۆربەی هەرە زۆری بەتایبەت ئافرەت کێشەی ئەمەی هەیە کە ئێری ئەڵێ زۆ شلە یەتات خوارەوە چۆنێتی تونکردنەوەی یا چۆنێتی بەهێزکردنی ئەم ماسوولکەیە کۆمەڵی ڕاهێنمانان هەیە و بە هیوای سوودبینی با دەست پێگەین ڕاهێنانی یەکەمان ئەتوانین لە ماڵی شۆ بیکەی لەسەر قەنەفەیەک بیان ناو جیما بێ
طبعا دووبارەکردنەوەی 5 جار بۆ 6 جار تکرارەکانی 12 15 20 بەردەوام بە. جوڵی نێگەتیف و پۆزیتیفی هەیە. نێگەتیفەکەی ئەوەیە کە دائەبەزی ماسوولکەکە شلەکەیتەوە لە کاتی بەرزبوونەوەکە زەختێکا پرێسێک لە ماسوولکەکە ئاکەیت. با بچینە سەر ڕاهێنانی دووەم. ڕاهێنانی دووەمان کە تایبەتە ماسوولکەی پشتی قۆڵ یان ترایپسس با دەست پێ بکەین. و بە هەمان شێوە ئەم یاریش جوڵەی پۆزیتیف و نێگەتیفی هەیە. دابەزینەکەی نێگەتیفە ماسوولکەکە شلەکەیتەوە لە کاتی بەدەستبوونەوەکەیە ماسوولکەکە ڕقەکەی. لە کاتی بنەسەرەوەیە ماسوولکەکە بوشە. با بچینە سەر ڕاهێنانی سێم. ڕاهێنانی سێمان بەشی پشتەوەی قۆڵ کە پێڵنە ترایسێس با دەست پێ بکەین. ئەم ڕاهێنانەشمان هەروەکو ڕاهێنانەکانی تر جوڵەی پۆزیتیف و جوڵەی نێگەتیفی هەیە. لە کاتی دابەزینە بە تەواوەتی ماسوولکەمان شلەکەینەوە، لە کاتی بەدەستبوونەوەیە ماسوولکەکە گرژەکەینەوە و زەختێکی زۆری لێکین. و ئەگەر هەوڵ بین 1-2 سانیە لەسەرەوە بمێنینەوە سوودێکی باشترمان پێگا. و ئەمەش ئەو کۆمەڵە ڕاهێنانە و بۆ بەشی پشتەوەی قۆڵ کە بۆ توونکردنەوە بێزکردنی ماسوولکەکە سوودی لێبینین بە هیوای سوود بینین. دەچینە لای راپۆرتێکی تر کە تایبەتە بە نانی بەیانی و گرنگی نانی بەیانی لە ژەما خۆراکەکانی ڕۆژانەدا. زۆر جار باز لە گرنگی نانی بەیانی دەکرێت و هەرچەندە پسپۆڕانی خۆراک لە ماوەی ئەم چەند ساڵەدا زۆر بۆچوونی جیاوازیان هەبوو لەسەر ژەمی بەیانیان. هەندێکیان دەڵێن کە ژەمی بەیانیان تا ڕادەیەک ڕەنگە کێش زیادکە و بە تایبەت بۆ ئەو کەسانی کە تەمەنیان لە سەر و 40 ساڵەون و باشترە کە ژەمی بەیانیان تەرک بکەن لە ژەمی نیۆڕۆ دەست پێ بکەن واتە ژەمەکانیان کەم بکەنەوە لە 3 ژەم و بیکەن بە 2 ژەم. جا لەم راپۆرتەدا باز لە گرنگیەکانی نانی بەیانی و ژەمی بەیانی دەکات و بێکۆبینەری بین. نانی بەیانی گرنگترین ژەمە خۆراکی ڕۆژانەیە. دکتۆر داهات حەوێزی پزیشکی پسپۆڕی هەناوی و شەکرە ڕایگەاند نانی بەیانی گرنگترین ژەمە خۆراکی ڕۆژانەیە کە جگەلەوەی وزەی پێویست بۆ جەستە دابین دەکات بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانە و هەروەها زۆر سوودی تەندروستیشی هەیە. ڕێگا لە زۆر نەخۆشی دەگرێت. دکتۆر داهات حەوێزی ئەوەشی وت نان خواردنی بەیانی زۆر پێویستە چونکە لەلایەکەوە زیاتر لە 10 سەعات بەسەر کۆتا ژەمی سەرەکی تێپەڕیوە واتە ژەمی ئێوارەی ڕۆژی پێشوو. ئەماوەیەش بەسە بۆ ئەوەی گەدە بەتاڵ بێت و هەموو ئەندامەکانی لەش پێویستیان بە وزە بێت. لەلایەکی کەشەوە کەسەکە وزەیەکی زۆری پێویستە بۆ ئەنجامدانی ئیشوکارەکانی تا دەگاتە ژەمی سەرەکی واتە ژەمی نیوەڕۆ بەپێی ئەوەی زۆربەی خەڵک کارەکانیان لە بەیانیانەوە دەست پێ دەکات. ڕۆتینێکی خراپ هەیە کە خەڵکی پەیڕەوی دەکەن کە لە خەو هەستان تەنها فریایەوە دەکەون کە زوو خۆیان بگۆڕن و بچن بۆ دەوام. بەڵام بە تایبەتی بۆ ئەو کەسانە زۆر پێویستە ڕەچاوی بکەن. ئەگەر پێویستیشی کرد نیو سەعات زووتر لە خەو هەڵبستن بۆ ئەوەی بتوانن بە ئیسراحەت نانی بەیانی بخۆن چونکە دوای نان خواردن لەو سستی و لاوازی و بێتاقەتیە ڕزگارتان دەبێت کە لە دوای خەوتنەکەوت تووشی دەبێت. هەر لەم بوارشدا توێژینەوەی زۆر کراوە و دەری دەخەن ئەو کەسانی نانی بەیانی دەخۆن باشتر ئیشەکانیان ڕادەپەڕێن و زیاتریش بەرهەم و داهێنانیان هەیە. جگەلەوەش بەرچاویکردن زۆر گرنگە بۆ خوێندکارە بە تایبەتی منداڵان بە تایبەتی و منداڵانەی کە دەچنە قوتابخانە زۆر پێویستە نانی بەیانی بخۆن چونکە بە شێوەیەکی باشتر گوێ دەگرن و تەرکیزێکی باشتر دەکەن و ئاستی هۆشیاریان لە ناو پۆلدا بەرز دەبێتەوە باشتریش فێر دەبن و زیاتریش بەشداری چالاکیەکانیان دەکەن لەگەڵ هاوڕێ و مامۆستاکانیاندا. زۆر لە پسپۆڕانی خۆراکزانی تاکیدیان لەوە کردوتەوانێ کە خواردنی نانی بەیانی یارمەتی هێشتنەوەی کێشی لەش دەدات و بە سوودیشە بۆ لاوازبوونی کەسەکان لە قەڵەوی و
چونکە بە خواردنی ئەم ژەمە سەرەکیە ڕۆژ زیندە چالاکیەکانی لەش ڕێک دەخاتەوە و ڕێگە دەگرێت لە کۆبوونەوەی چەوری زیادە. هۆکارێکی تر بۆ هێشتنەوەی کێشی لەش بە خواردنی نانی بەیانی ئەوەیە کە لە دوای ماوەیەکی زۆر لە برسێتی لە شەو ئەگەر نانی بەیانی نەخۆیت کەسەکان ناچار دەکات ژەمی سەرێکی دووەم و خۆی بە شیرینی و خواردنی خێرا ببەستێتەوانێ. بۆ کەمکردنەوەی برسێتەکەی یان لە ژەمی نیوەڕواندا خواردنێکی زۆر چەور بخوات لە هەردوو کاتەکەشدا ئەگەری قەڵەو بوون زیاتر دەبێت. ئەوەی گرنگە بەیانیان لەسەر خواردنەکانمان بێت بریتە لە شیری کەمچەوری و بەرهەمەکانی وەکو ماست و پەنیر و قەیماغ و کەرە، چونکە پرۆتین و ڤیتامین دی و کالسیۆم و زۆر مادەی پێویستی تریان بۆ لەش تێدایە. ئەمە جگەلەوەی وزەبەخشێکی زۆری شەو نابێتە هۆی خەڵەوی لەگەڵ بوونی نان یان کێک کە دەوڵەمەندە بە نیشاستە و کاربۆهیدرایتی پێویست. ئەمە جگەلەوەی هەندێک خۆراکی تر بۆ نمونە هێلکە کە خواردنێکی پێویستە بۆ منداڵان گەورەکانیش پێویستیان پێیەتی. بەو پێی هەر هێلکەیەک نزیکەی 75 کالۆری وزە و 200 میلیگرام لە کۆرسترۆڵ و 6 گرام پرۆتینی تێدایە. تەنانەت هەموو کەسێکی تەندروست دەتوانێت ڕۆژانە هێلکە بخوات، جا بە هێلکە ڕۆن بێت یاخود هێلکەی کوڵاو بێت یان هەر جۆرێکی تر کە ئامادە بکرێت. بەڵام ئەو کەسانی چەوریان زۆرە یان هەندێک نەخۆشی گورچیلیان هەیە پێویستە هێلکە زۆر نەخۆن یان هیچ نەبێ ئەو ڕۆژەی هێلکەیان خوارد پێویستە سەرچاوەی تری وەک پرۆتین بۆ نمونە گۆشتی سوور یان قەیماغ نەخوات. خواردنێکی تر کە ئەتوانێت لە بەیانیاندا بخورێت جگەل لە تامەکەی زۆر بەسوودیشە ئەویش خواردنی هەنگوینە کەوزەیەکی زۆری تێدایە و تا ڕادەیەکی باشیش ئاستی شەکل لە خوێندا ڕادەگرێت و سیستەمی بەرگری بەهێز دەکات و دژە ئۆکسانێکی بەهێزیشە کە ڕێگە دەگرێت لە پیربوون و بە تایبەتی ئەگەر لەگەڵ گوێزدا بخورێت. سوودێکی زۆری هەیە. خواردنێکی تر کە زۆر تەندروست و بەسوودە خواردنی میوەیە وەکو سێ و پرتەقاڵ و گوێزەر کە جگەل لە کانزاکان و ڤیتامینە زۆرەکەی ناویان هەروەها مادەی ڕیشاڵیشان تێدایە کە یارمەتی هەرسکردنی خواردن و ڕێگەکردن لە قەبزی دەکەن. خواردنی خوڕماش کە هەندێک کەس لەگەڵ بەرچاییدا دایدەنێن زۆر بەسوودە چونکە پڕە لە ڤیتامینەکان و کانزاکانی ئاسن و پۆتاسیۆم و کالیسیۆم واستی بینین بەهێز دەکات و بیر و مێشک هێور دەکاتەوە و کۆکە و بەڵغەم ناهێڵێت. ئەمە جگە لە سوودە سەرمێنراوەکانی خۆرما بۆ بەهێزکردنی توانای سێکسیش. بەڵێ خۆشویستان دەستەکەی با گفتوگۆکردنی تەورەکانی ئەمڕۆمان و دەچینە لای تەوەریەکەمی پرۆگرامەکە کە باس لە ڕەوش و بارودۆخی کرێکارانی بیانی دەکات لە هەرێمی کوردستاندا. بزانین ڕەوش و بارودۆخی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا چۆنە لە چه ئاستێکدایە و باس لە کێشە و گیرروگرفتەکانیان دەکەین. بزانین کێشە و گیرروگرفتەکانیان دیارترینەکانیان چین لە هەرێمی کوردستاندا کە کرێکارانی بیانی دووچاری دەبنەوە. هەڵبەت کێشە و گیرروگرفتەکان کرێکاران بەگشتی هەیەە چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی دەرەوەش واتە دەستی کاری ناوخۆ دەستی کاری دەرەوەش بێ کێشە و گیرروگرفت نین. بەڵام ئێمە لەم بەشەی پرۆگرامەکە زیاتر جەختەکەمان لەسەر کرێکارانی بیانیە. بزانین کێشە و گیرروگرفتەکانیان چین. زۆر جار بازەوە دەکرێت کە پێشێلکاری و بڵێ نەحەقێکی زۆر بەرامبەر بە کرێکارانی بیانی دەکرێت لە هەرێمی کوردستانە و تەنانەت لەسەر ئاستی عێراقیشدا ئەم ناحەقیانە زۆر جار مامەڵەی توند و سوکایەتیان پێ دەکرێت زۆر جار پارەیان پێ نادرێت. تەنانەت کێشە و گیرروگرفتەکان دەگاتە ئەو ئاستی کە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر کرێکارە بیانیەکان بە تایبەت ئەو خانمانی کە لە نێو ماڵەکاندا کار دەکەن. جا ئەم کێشە و گیرروگرفتانە هەر تەنها کرێکارانی بیانی ناگرێتەوانەیە یان ئەوان دووچاری نابن و ڕوبەڕووی نابنەوە بەڵکو بۆ خاوەنکارەکانیش بە هەمان شێوەیە ڕەنگە هەندێک حاڵەت هەبێ کە کرێکارەکان بەرامبەر بە خاوەن ماڵەکان یاخود بەرامبەر بە خاوەنکارەکان ئەنجامی دەدەن. واتە کێشە و گیرروگرفتەکان دوولایەنەیە هەم بۆ خاوەنکارەکان هەم بۆ کرێکارە بیانەکان. جا ئێمە لەم بەشی پرۆگرامەکە زیاتر جەخت دەکەینەوە سەر کێشە و گیرروگرفتەکان بزانین چین و لەگەڵیشیدا ئایا هەنگاوەکان چی دەبێت بۆ ئەوەی کە لایەنی پەیوەندیدار
بێتە سەرخەت هەنگاو بنێ بۆی کە ئەم کێشە و گیرروگرفتانە بۆ بارودۆخی کرێکاران بەگشتی و کرێکارانی بیانی بە تایبەتی هەنگاوەکان چی دەبێت بۆ چارەسەکردیان و کەمکردنەوەی کێشە و گیرروگرفتەکانیان. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز حەمەهەژار کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکی لە کرێکارانی بیانین. کاک حەمەهەژار بەیانیت باش و بەخێراتی. باش زۆر سپاس. بەخێر بێت. سەرچاو کاک حەمەهەژار پێشەوەی کە باسی ڕۆژ و بارودۆخی کرێکارانی بیانی بکەین پێم خۆشە بە ئامار دەست پێ بکەین بزانین ئامارەکانی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا چۆنە چەندە زۆرە یاخود کەمە هەڵبەت ڕەنگە ئامارێکی ڕسمی و دقیق نەبێ بەڵام بە نزیکەی ئامارەکان چیمان پێڵێن. زۆر سپاس بەیانی ئێوە بینەرانتان باش. زۆر سپاس. ڕۆژێکی خۆش بۆ هەمووان. سەرەتا باز لەوە بکەین کە مەسەلەی ئامار لە عێراقدا لە کوردستاندا هیچ ئامارێکی دروست نییە. 100% نسبەیە نزیکەیە. ئێمە شەرۆکو ئەوانە یعنی ئامارەکە ئێمە شەرۆکە ئەوانە دەردەچێت یعنی ئێستا لە کوردستاندا ئەم ساڵ بەپێی ئەو ئەحسایەکە ئێمە هەمانە ئەو سەمپڵی کە وەرمانگرتووە 38,000 کرێکاری بیانی لە کوردستاندا کار دەکات. ئەم 38,000 کرێکاری بیانی هەمیان یاساین لە ڕێگەی یاسا ئێستا باس دەکەم ئەو 38,000 لەوانەیە زیاترە زۆر زیاترە بەڵام ئێمە مەسەرەنی کوردستان ڕۆژهەڵاتمان حساب نەکردووە تورکیەمە حساب نەکردووە عێراقەوە هەر خۆی عێراقەیەکی مشکلە حسابمان نەکردووە سووریامە حساب نەکردووە لەگەڵ هەموو ئەمانە. عێراق بە کرێکاری بیانی دانادرێت ڕێگەزنامەی عێراقیە نا عێراق ئێستا هەموو عێراقین بۆیە زێر لە 38,000 کرێکاری بیانی هەیە جگەلەوەی کە نزیکەی 3,000 کرێکاری هەیە کە بە نایاسایی هاتووە بە نایاسایی هاتووە لە سنوورەکانەوە داخلبوون و گەیشتونەتە بەجۆر لە جۆرەکانە من گەیشتونەتە ناو هەرێمی کوردستان. ئاماری حتا ئاماری مردنیش مەسەن ئەم ساڵ 4 کەسمان مردووە 4 کرێکار مردووە. ساڵی پار تەسەوڕ دەکەم 14 کەس بوو وەکو ڕامانگەیان چکە عادەتەن ئامار و کۆتا راپۆرتی ساڵانە لە 6 مانگی یەکەم یا ئەوتا لە کۆتایی ساڵ ڕادەگەن ئێمە لە کۆتایی ساڵ ڕامانگەاند بوو. عمومەنەوە ئامارەکانە کە بە خزمەت جەنابتم گەیاند ئەو کرێکارانی کە بە ڕێگەی نایاسایی هاتنوتە لە خاڵە سنوورەکانە بە هەر ڕێگەیەک بێتر هاتوونەتە خۆیان گەیانۆتە ناو هەرێمی کوردستان. ئەگەر پێیان بزانرێ ڕێکارەکان چیە بێت بەرامبەریان دیپۆرتەکرێنەوە ئەگەر پێیان بزە دوو ڕێکار هەیە یاگەوەتە دەگیرێن و دەبرێن بۆ سجن بەند دەکرێن پاشان بە بڕێک غرامەیان بە کەفارەتێک ئازاد دەکرێن پاش چەند مانجێک. ئێوە کاتێک کێ کەفالەتەکەن؟ جا ئێستا قسە لەسەر ئەوەیە کەسێک کە دەگیرێت جارە سەرەتا لەسەر حکومە ڕۆژی 50 دلار دەکەی بە خساریفی زیاتریش بە خەو خواردن و کارەبا پێداویستەکانی ئەمە لەلایەن کۆمەڵە خەڵکەوە ئیستیقلالی مادی دەکرێت. دەبێت هەوڵ بدا هەرچۆنێکی بێ بڕێک پارە پیاکە بۆ ئەوەی وەکو غرامە یا وەکو کەفالەت دای بنێ. پاشان دیسان جارێک کە ئەڵخەرێ بۆ دەست دەبێتەوە کە ئەم کەسە پاسپۆرتی پێ نیە ئەگە پێشی بێت بەخالفات بێت باشتر ئەگە پێی بێت لەبەرەوە دیپۆرت دەکرێتەوە. بەڵام کە هیچی پێ نەبێ گرفتەکە لەوەی ئەوەی کە بەر دەبێت بە 2 مانگ ئەنجا دەتوانین تۆ ترافل دکومنتێکی بۆ بکەی جواز مەروری بۆ بکەی لە سەفارەتەکەی خۆی بۆی پێ بگەڕێتەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکان. کاتە لە فڕۆکەخانە کێشی بۆ دروستە بێت کە پاسپۆرتی پێ نەبێ بێگومان ئەبێ حەلێکی بۆ بدۆزین. بەڵێ بەڵێ لە بەدیلی پاسپۆرتە جواز مرورمان هەیە. جواز مروری کوردستان ئیشی پێ ناکرێت عێراق بە تایبەتی بۆ ئەو سەفارەتانەی ئەو وڵاتانی کە سەفارەتیان لە عێراقدا هەیە جواز مروری عێراق تێرانەکان سەری ناخەن. بۆیە عمومەن کێشەی ئەمانە زۆرە بەڵام ئێمە لەگەڵ هەموو ئەمانە لە بەدیلمانداوە بە حکوومەت ئەین چارە ئەگە قسەکردن هەر لەسەر گرفت و کێشەکان بێ ئەی بەدیلەکەت چییە؟ ئێمە بەدیلمان هەیە بەدیلمان هەیە ئەو کرێکارانە بەدیلەکەش کە ئێستا بڵێنەوەی باش نەبێت چکە عادەتەن خەڵک فێر بووە قسە ئەبا و قسە زێوی کە بەی خۆی ئێمە بەدیلمان هەیە بەدیلەکەش ئەوەیە کە نازانم چ بەرپرسێک کە دەسەڵاتی هەبێت گوێی لێمان بێت پێمان بڵێ بانکمان کات پێی دەڵێن بەدیلەکەمان چییە؟ ئەو بەدیلە سوودمەندە بەڵێ سوودمەندە بۆ کوردستان سوودمەندە بۆ مافی مرۆڤ سوودمەندە بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان و سووریەشی جوان لەسەر ئاسی نێودەوڵەتی نیشان دەدات. بەڵام ئەوە بەو کەسە دەکرێت کێسە لە کەناڵەکە ئێمە گوێی لێ بدای پەیوەندیمان پێ دەکە
ئینشاءڵڵا پێدیتان پێ بکات و ێش بە دیلەکە بڵێ کاک حەماشار ئەو کەسەی کە کرێکارە بیانەکان بە ناسایی ئێنێتە هەرێمی کوردستانەوە ئەو کاتە ڕێکارەکان بەرامبەر ئەو کەسە چی ئەبێت؟ ئەوە دامودرگاکانی حکوومەت بەرپرسندەوە ئەو کەسێک کەم کارە دەکات حتمەوە بازرگانیکردن گیراوە یعنی ئەو کەسەوەکو خەڵگیراوە بەڵێ بۆ بازرگانیکردن بە مرۆڤەوە چۆن مەسەن ئەوانەی ئێمە لێرە دانێ بچن بۆ ئەوروپا لێرە سوارە بێ ڤیزێک تورکیا کات و لێوە بە قاچاق بە بەلەم و بۆ جەنگەڵەکان لە جەنگەڵەکانە بۆ ئەوە هەموو بەدەستی قاچاق دەڕوات خۆ قاچاق لە هەموو دیارهای قاچاق یعنی یەک مستەڵەحە و یەک دیاردەش یعنی کرێکاری بیانیش لە هەموو وڵاتێکە هەر هەیە بەڵام ڕەنگە مەرج و پێوەری تایبەتی کرێکاری بیانی کرێکاری بیانی لە هەموو دنیا دەستی کاری بیانی دەستی کاری بیانی لە هەموو دنیادا هەیە بەڵام بە ئوسوس هەیە کاتێک کە تۆ دەستی من گوڵ فرۆشم بۆ چێ لە سلێمان دەستی کاری بیانی بێ کلێنس فرۆشم بۆ چییە باشە بەدیلی ئەوەمان هەیە زۆر مەسەرەن کێشەی کۆمەڵایەتەکان کە جەنابەت باس کرد بسەرەتا لە تحڕش و لە دەرەجەی سێکسی لە هەموو ئەوانە ئەمە بەدیلی ئەوانەمان هەموو پێیە بەڵام دیسان دەکەێتەوە سەرەوەی چێ جۆمان ئەگە بەدیلی 100% نەبوو با لێمان قبول نەکەم بڵێ ئێوە خەڵکێکن دەتانەوێت ئەم وڵاتە عیددارکەن یان لە خۆتانەوە قسە دەکەن زۆر جارگلی لە دەستی کاری ناوخۆی یەکراڵێن ئەو کارانی کە کرێکارێکی بیانی ئەیکا دەستی کاری ناوخۆی نیکە ئەمە تا چەند دروستە تا چەند ئێوە بەرکەوتنتان هەیە ئەمە نسبەیە بەڵام ئێستا چۆن مەسەرەن دێتە سەر ئەوەی کەم بەدیلەکەم پێەیە مەسەرەن کچێک مانجی بە $500 دەکە کچەکەی من بە 500 دەکە ئەگە بۆی بلوێت ئەگەر هەبێت ئەگە من کاراسانی بۆ بکەم ڕێکارە یاسایەکانی بۆ بگەر بە 500 ئیژەکات باشە بەڵام دیسان ئێمە بە بەرنامە کار دەکەین و ئەنجدای خۆمانمان هەیە بەڵام دیسان دەڵێمەوە هەر کەسێک خۆی بەبەر پرسیار دەزانێت مەسئول دەزانێت بەڵام مەسئول بە قسەنا بە کورسی مێزنا مەسئول بەدەسەڵات بەکردەوە وە کاک بافێڵ بشکم ئینشەڵڵا گوێ لە قسەکانی وڵی تەمەنا دەکەین ئەگەر گوێشی لێ ئەگەر گوێشی لێنێ بەڵکووانێک کە جوان لێ پێی بڵێن بۆ هیوان لە چەند وڵاتەوە کرێکارانی بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان و یاخود هێنراون بڕوا دەکەی وڵاتی وای لەوانێستا تۆ ناوە نەبستی بێ بۆتانی بستووە بۆتان تورکیانی ها وەکو وڵاتێکی تایبەت بەڵێ وڵاتێکی مەلیکیە کەواتە لە نزیکەی 30 وڵات بەرەوسەرەوە لە هەرێمی کوردستانە حەوت دەوڵەت و کرێکاران لێرە هەیە پەیوەندیتان لەگەڵ قونسوڵخانەکانە چۆنە زۆر باشە لەو ڕوانەوە زۆر باشە ئێستا قونسوڵخان 2 ڕۆژ پێش ئێستا سکرتێری یەکەمی سەفارەتی بەنگلادش گۆڕا لە بەغدا لەوێ بە تایبەتی هاتوو بێرە بخوا حەفیزە بەلای ئێمە ئادەگەڵ هەموو سەفارەتەکان علاقەتمان زۆر باشە بەڵام دەمانەیە باشتر بێ لە چ کاتێکا ئێوە پێویستان بەوانە بێ یاخود پەیوەندیان پێوەکەن لە کاتی بوونی کێشەیەکە یان هەر بەردەوام ئێوە هەماهەنگێت ئێمە هەرامانجی بەردەوامان هەیە کۆنداکتمانەیە لە بۆنە مناسبەتەکان دە بەشداری یەکتر دەکەین بەڵام کاتێک مەسەرەن پێویستمان پێیەتی کەسێک لەم وڵاتە دەمرێت باشە کەس ناتوان دەستکاری ئەم کەسە بکە هەتا قونسوڵەکان تەخویلێک نەنێرێ بۆ ئێمە تەخویلمان بداتێ ئەو تەخویلێکدانی ئێمە دەتوانین هەموو تەسەڕفاتەشی لەگەڵ بکەین لە گەڕانەوە یا ئەسپەردەکردنی باشە کەسێک کە دەگیرێ لێرە مەسەرەن پاسپۆرتەکەی بەسەر چووە پاسپۆرتەکەی بەسەر ئێمە لەگەڵ قونسوڵەکە کۆنداکتە دەکەین لەگەڵ سەفارەکان کۆنداکتێک دەکەین پاسپۆرتەکەی یا دێنێرین بەبەری بۆی تازە بکەنەوە یا ئەوە تا جواز مرورێکی سێمانجی بۆ دەکەن و پێ بگەڕێشەکانی خۆی پێ جەبەجێ بکە کاتێک کە دەزانین یەکێک لە وڵاتانە خەڵکی ئەم وڵاتانەی کە لێرە کار دەکەن خەریکی بازرگانیکردنە بە مرۆڤەوە ئەمەشیان هەیە هەموو لە ناو خۆیاندا ئەو کاتە ئێمە کەسەکە بەڕسمی ناو و ڕقمی پاسپۆرت و هەموو ئەدرسەکانی دەدەین بە سەفارەتەکە و کاتە بۆ خۆی لە وڵاتەکەی خۆیان چارەسەری دەکەن بۆ خۆی ڕێکاریێتە بەر ئەو کرێکارانی کێنە هەرێمی کوردستانەوە کاک حەمەشار چەند جۆریان هەیە یاخود بە چ ناوێکەوەیە هەرێمی کوردستانەوە بە ناوی کارەوە کرێکاری عملەوە یاخودەوە تاوەکو سەردان و سەفارەت یانێرە دواتر ناڕۆنەوە مشکلەکە ئەوەیە هەتا ئێستا نەتوانراوە مەسلەی ڤیزەیەک بخرێ ینی مەسلەی ڤیزا وەزارە کەسێک کە دێ بۆ ئێرە وەزارەتی عەمەل و شوێنی نیشتیماعیمان هەیە و کارەباری کۆمەڵایەتی
حەقا بە ڤیزەی عمل بێت بەڵام زۆر جار بۆ سەریعکردنی ئیشەکانیان بە ڤیزەی سەرداندایان هێنن دوای دێکن بە عمل هەر عینە ڕێکارە بەڵام دواتە بە ڤیزەی سەردان و دواتر ئەکرێ بە عمل بەڵێ بەڵام ئەوەیە مەسەلەکە لەوانەیە لە ئامارا لێت تێکەڵ بێ لەوانەیە ئاڵۆزیەک دروست ببێ لەوانەیە خەڵکێک شەیە لە دەرەوەی ڕێنمانش خەڵک دێنێ لەوانەیە هەر داخلی ئاماریش نەبێ مشکلەکە ئەوەیە دەکرێت هەموو ئەم شتانێک کە هەیە لە وڵاتەدا بە سیستەماتیک بکرێ کە سیستەماتیک بوو کە بە یاسایی بوو و کاتە کەس قسەی پێ نامێنێ و هیچ قسەیەک نامێنێ بەڕێکاری خۆی دەڕوە باشە کاتی مانەوەی ئەو کرێکارانە گەر بە کرێکاری عمل بێت کاک حەمەژار هەڵە نەبم وەزارەتی ناوخۆ ئەڵێ بۆ ماوەی 9 ساڵ ئەتوانێت بمێنێتەوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەڵێ بۆ 2 ساڵ دواترە پێ بڕات و جارێکتر بێتەوە ئەی ئێستا کامیانە ینی کامیان پێڕەوەی خوا ناتوانێت تا ئێستا ئەم بڕیاری خوانێت تا ئێستا هەروە ماوەتەوە هەروایە بەڵام چاوپۆشی لێ دەکرێت ویتر ئەڕوات چۆن مەسەن ئێستا لەوانەیە هەندێک ڕێنماییمان هەبێت لە ڕووی کار و لە ڕووی شوێنی کاروانەوە ڕێنمایی هەیە بەڵام ڕێنماکە جێبەجێ ناکرێت یا سامان هەیە بەڵام یاساکەلانە زۆر جێبەجێ نەکرێت یعنی سەرلەقانێکی تایە نەرمینوانندنێکی تایە بەرامبەر باش کاتێک کە کرێکارێکە هێنرێت هەرێمی کوردستانەوە هەڵبەت عێراقیش بەس ئێمە زیاتر لەسەر هەرێمی کوردستان قساکەین کاک حەمەژار کەس هەیە کاتێک کە ئەم کرێکارە یەتە ئێرە ئەگەر کەسێ بێ ئەگەر لایەنێ بێ ئەگەر حکومەت بێ ڕێنیشاندەر بێ ڕێنماییەکان بە ئەم کرێکارە بڵێ کە بڵێ دابوونەریتی ئەم کۆمەلگەیە ئاوایە هەڵبەت دابوونەریتەکان جیاوازن ئەوان ڕەنگە لە وڵاتی خۆیانە دابوونەریتێکیان هەیە بێ بهێنێتێرە لێرە تەطبیقیکە لە ڕووی دابوونەریتەکانە و لە ڕووی یاسای کارەوە کە پێویستە ئەرکی چییە چی بکات و لە بەرابەریشە مافەکانی چییە خۆی ئەو شتانیان بۆ ڕوونەکرێتەوە قوربانجان ئەم کرێکارە کە دێ بۆ ئێرە لە بێئەیەک و لە کللتورێکی جیاوازەوە دێت ئێرە وەکووە ماسیەک لەم حوزە دەبین فرێتە سەر ئەم جادەیەتر لە چڵپاوە مەلاکات ئەمرێت ئەمێنێتەوە چۆن خۆی گونجێن لەگەڵم کەشە ئێمە لێرەوە حەزەکەمەوە چەند ساڵ پێش ئێستا ئێمە راپۆرتی کتابەتمەوە داوە کاری کتابەتماندا بە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کوێستان لە داوە ئەومان بۆ پێشنیار کرد ئەم کرێکارانە پێویستیان بەڕاهێنانە پێویستیان بۆیە کللتوری ئێران پێ بڵێ حقوق و واجباتی خۆیانیان پێ بڵێ هێڵە گەرمەکانیان پێ بڵێ ڕابهێنرێن بۆچی دەچێت بۆ ماڵە کێشە بۆ کێشە و گرفتەکانی کەم بێت یعنی هەموو ئەو ڕێکەرانمە گرتوۆتە بەر بەڵام کە کەسی بەرامبەر حکوومەت بەرامبەر کە بڕیادەرە نێتە پێشانی بە من تۆ چی بکرێ هەروە کۆمپانیایکە ئەیهێنێ ئەو کۆمپانیایەکە دێن دەوێت کەمترین ڕۆتیناتی هەبێت دەوێت هەرکە هێنای بیبە لە کۆمپانیەکەدانە کەمترین تێچوو زۆرترین قازانج بەڵێ بە هەروە دنیای سەرمایە وایە یعنی بە سرعەت دەوێت حەزەکە مەسەرەن لە مانجێکدا ئەگە ئەو ڕۆتینە نەبێت لە مانجێک حەزەکە مەسەرەن 100 کرێکار بێنێ بۆی ئەو سەتە چکە بێنێتەوە بەڵام بە ئوسوس دیسان ئەمانش کۆمپانیامان هەیە زۆر جێ تەقدیرە کۆمپانیاشمان هەیە بەڕاستی هەرعیبە لە وڵاتەیە بێ هەردووکمان هەیە کۆمپانیامان هەیە لە پارەی خۆی لە ژیرفانی خۆی خاوەن کۆمپانیا تەنان قەرزەدا بە کچێک کە نایناسێ مەبلەغێکی ئەداتێ کۆمپانیاشمان هەیە ئەم مەبلەغی دێ ئەسێنێ یعنی بە پێچوانەکەی هەیە ئەی باشە ئەو کۆمپانیانە نزیکی 170 کۆمپانیا بنکە بەڵام بەشیان بلۆکرستە بەشیان بلۆکراون ویستم ئەو بپرسم کە هەڵبەت مۆڵەتیان هەیە ئەی ناکرێ کۆمپانیایە کە کارەکانی بەباشی ناکات کە دایما کرێکارەکانی پڕکێشە و گیر و گرفتن بتوانێت مۆڵەتەکەی لێوەرگێتەوە یا بەدواداچوون نییە بەدواداچوون کەمە مشکلەکە ئەوەیە بەدواداچوون بڕیارمان هەیە قەرارمان هەیە ڕێنماییمان هەیە حکوومەتمان هەیە دام و دەستگامان هەیە بەڵام بەدواداچوون کەمە دیسان ئەوەش دەکرێت چارەسەکە یعنی ناکرێ ئەمە هەر بەڕاستی عیبیشە 30 ساڵ 32 ساڵە ئێمە حکوومەتی یعنی هێندێک شتێن جێبەجێ نەکرێ ناکرێ ینی تو بتێ پێت خۆش بێ پێت ناخۆش بێت تاڵی بێت ترشی بێ حکوومەت بەم شێوەیە نابێ ئەبێت تۆ ڕێگا چارەیەک پێ بێ حکوومەت پێ بە سیستەماتیک یعنی واز هێندە شت بێنی ئێمە دەبێ یاسامان خۆش بێ ئەگە یاسامان خۆش بیت پژگیری یاسا بووین یاسا شتەکانی ڕێخستووە پێویستی بەنە بە منە نەبێت کاک حەمەژار باسی یاسات کرد لە یاسای کاری عێراقیە چۆن باز لە کرێکارانی بیانی کراوە هیچ جیاوازیەکان هەیە لەگەڵ کرێکارانی ناوخۆیان بەگشت لە یاسای کاری عێراقیدا ئەوە هاتووە دەڵێت کەسێک کرێکارێک کە دێتە کوردستان دێتە عێراق دەبێت لە خلال 5 ڕۆژ ڕاستادان نیشنگە بکات و کاتیمانەوە و شەکارەکان تەواو بکات بەڵام بەرگەیەکی تریشێ دەڵێت هەر کرێکارێک هیچ کەسێک بووین هیچ کرێکارێک بووی نەبچێتە سەرکار هەتا عەقدی عەمەل ناکات و هیچ خاوەنکارێکیش بووی نەکار بە کرێکارکە ئیلا عەقدی عەمەلی نەبێت ئەمە وابەستەیەکە بەڵام ئەمە زۆر
خاوەن کارەکە عادەتەن وەکو جەنابەت باس کرد کەمترین تێچوو زۆرترین قازانجیان باشە وە کرێکارەکانی دیسان وشادنی حتا کرێکاری خۆشمان مەسەن لە زۆرێک لە کارگەکاندا زەمان نەکراون دابینکردنی کۆمەڵاتیان بۆ نەکراوە دەکرێت ئێمە حملەیەکی یامڕێن کارێکی بەردەوامی چڕ بکەین لەسەرەوەی کرێکاران وشاد مافی خۆتە یعنی ئێستا تۆڵێکا هەمەشا دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکارانی ناوخۆ نەکراوە تۆ کراوەیاننا نەکراوە نەکرا باشە کرێکارانی بیانی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە یاخود هەیە کرابێت بە ناچاری کراوە بەڵام هەندی حاڵەتی سیر هەیە مەسەن کرێکارێکی بیانی وەکو کرێکارێکی کوردستان بیمەی بۆ کراوە دەستەبەری بۆ کراوە کە دەستەبەری بۆ کراوە بەڵام لە کاتی گەڕانەوەیدا زۆرێک لە کۆمپانیاکان فێر بوون کەسەکە دەبن ئیمزای پێ دەکەن هەموو شتەکانی پێ دەکەن و ڕێکارە ئاساکانی پێتەوە دەکەن و کاتی وەرگرتنەوەی پارەکە کابرای خاوەن کۆمپانیا خۆی پارەکە وەردەگرێتەوە بە کابرا لە بڕۆ ئەمەشمان هەیە بەبێەوەی کە خۆی بزانێ یان ئەزانێت و بەزە سەڵاتی ناوێت قسەکە یان نازانیان چه نازانێت قسە بکە باش کەواتە ئەگەر بەگشتی بازەوە هەیە هەیە ئەگەر بەگشتی باز لە ڕۆژ و بارودۆخیان بکەین ئەتوانین بڵین بارودۆخ و ڕۆژیان هیچ باش نییە یان بەنسبەیە نزانانی چۆنە دەکرێت مقارنە بکەیت لە بینی ئێرە و ناوەڕاست و خوارووە لەگەڵ دڵاتانی دراوسێ ئێمە لە هەمویان باشترین بە بەراورد بە وڵاتانی دراوسێ بە بەراورد بە ناوەڕاست و خواری عێراق وڵاتان دراوسێ ئێمە لە هەمویان باشترین لە ناوەڕاست و خواروی عێراق چۆنە هەڵبەت ئێمە عێراقین گوچی لێ دەدەهێنرێ سوکایەتی پێدەکرێت کاری لەشۆشی پێدەکرێت قاری خاچەخسەتی پێدەکرێت ئیهانە دەکرێت پاری نادرێتێ لێ کەسن دیفاعی لێ بکە لێرە ئێمە خۆمان بکوشە دەین لەسەر کرێکارێک لەگەڵ چەندین ڕەفیق خۆمان و ماڵی خزم و دۆستی ناسیاوتێکمان داوە لەسەر مەسەلەی مانگانەی کرێکارێک بەر $50 زیادە $50 کەمە ولا کەس بێدەنگ نەبووین باشە کاک حەمەژار ئەو وڵاتانی کە کرێکارەکانیان یا بڵێ دەستی کارەکانیان هاتۆ بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بە تایبەتی بەگشتی نازان کە بارودۆخی کرێکارەکانیان لە عێراقا بەو شێوەیە یاخود هیچ وڵاتێک هەیە کە ڕێگە بەوە نەدا دەستی کاری بێتە ناو وڵاتی عێراقەوە بەڵێ ئێستا نیپال لە 2012ەوە هیچ پەیوەندیشی لەگەڵ عێراق نەماوە و سەفارەتەکەشی لە عێراق واستەوە بردی بۆ کوێت باشە لەبەرەوەی مجموعەیە کرێکاری نیپال لە بەغدا سەر بڕۆران باشە لە بەرامبەردا حکوومەتی نیپاڵی بلاکلیستی عێراقی کرد یعنی ئێستا عێراق هەر چێشی هەبێ هەر کۆبوونەوەیەکە بێت لە نیپال بێ عێراقی ناتوانێت بچێت و ئەویش ناتوانێت بێ بۆ ئێرە ئەوەی کە دێ بۆ ئێرە لێرەوە ئەوە دەست پێ دەکات ئێمە وڵات نین یان دەوڵەت نین بەڕسمی لەسەر ئاسی نەدەوڵەتی دەوڵەتێک تەعاملمان لەگەڵا بکات ئەوەی کە دێ بۆ ئێرە دێتە دوبەی لە دوبەیەوە بە ڤیزە ئێمە دێ بۆ ئێرە بە ڤیزەی کوردستانە ڤیزەی عێراق کەواتە وڵاتی نیپال خۆی ئاگادار نییە کە دەستی کاری لە نێو هەرێمی کوردستانە هەیە ئاگادارە بەڵام لە چۆنێت بەڕسمی کەسی نەناردووە خۆی نەناردووە بەڕسمی نهاتەوە بەڵام عادەتە مەسەلە ئێمە چۆن کەسانی ئێمە بەغەیر ڕسمی دەچن بۆ بریتانیا دەچن بۆ ئەوروپا ئێمە ئاگامان لینە مەسەن چۆن وەختی سەر لێوە سەدەرەکە کاتە تووشی گیژ و ئەوانیش کاتێک پێزانن کە هاتە تێرە و نیشتە هەروایە کاتە تووشی گرفت و کێشەیەکی دەبێ ئەو کاتە زیاتر حکومەتەکە ملزەمە بەوەی کە هەموو ڕێکارە یاسایەکە لە بەرامبەر دەبگرێتە بەر لە گەڕانەوە یان لە هاوکاریکردن پشتیوانی باشە دیارترین کێشە و گیرروگرفتەکانیان کاک حەمەژار ڕەنگە یەکێک لە کێشەکانیان کە زۆر جار گوێبیستی بین بە تایبەتی ئەو کرێکارانی یاخود ئەو دەستی کاری لە نێو ماڵەکانە کار دەکەن وەرگرتنەوەی پاسپۆرتە لێیان ئەم وەرگرتنی پاسپۆرتە تا چەند ڕێگەیەکی دروستە یان تا چەند ڕێگە پێدراوە ئەکرێشتیوە لە ڕووی یاساییەوە نایاساییە لە ڕووی یاساییەوە نایاساییە کاتێک کە من و تۆ پێکدادانێکی ئۆتۆمبیلمان دەبێت خوانەکە تۆ ناتوانانی مخالفش ناتوانانی ئیجازە مۆڵەتی شۆفێرەکەم لێ وەرگری بەڕێوەبەری هات چوەریگری لە بەرامبەریش لە مەسەل ماڵی بە هەمان شەوەیە بەڵام ئەگەر ئەوە نەکەن هەمووی پاسپۆرت و خامی خۆی لە جیفانی خۆی دابێت بڕوا بکە گەورەترین کێشە دروست دەبێت چونکە ئەمانە بتێونەتەوێت بە دوای ژیانێکی باشتر و چاکتر و چاکتر داوێڵن لە بیری خۆیدا مەسەلەن لێرەیە دەڕێگە بچم بۆ بەغدا لەوانەی باشتر بێ ئەگە بچم بۆ ئەوروپا بۆ ئێران باشتر بێ بچم بۆ تورکیەلانە باشتر بێ ئیتر مولتەزیم نابێ مەسەلەن بە تۆ دەچێتە ماڵە چکە ئێچکە 250 زیابەتە ئەچێتە ماڵە چکە
ئەمەش هەیە دنا لە ڕووی یاساییەوە نایاساییە تەنها بڕێبراتی نیشنگەی سلێمانی و دام دەستگا معنیەکان دەتوانن هەموو نیشنگەم بودنەکە سلێمانی هەموو نیشنگەکانی کوردستان عێراق و دام دەستگا تایبەتمەندەکان کە تەخەسوسن بەم کارە دەتوانەوە پاسپۆرتەوە ئەگەر هیچ کەسێککە نە کۆمپانیا بۆی هەیە لای خۆی دای بنێ وەنە ماڵیش بۆی هەیە بەڵام لە بەرامبەردا تۆ بەدیلی ئەومان نییە ئەو کرێکارانی کە لە نێو ماڵان لە کارەکەن هیچ مەرجێکی تایبەت هەیە کە خاوەن ماڵەکە پەیڕێی بکات هەتا ئەم دەستی کارە لە ماڵەکەیە کار بکات پێما بێت لە ڕووی ژوور و شوێنی حەوانە و چەند ڕێنمایی و ڕێکاریکی ئەوەی کە هەیە ئەو ڕێنمایەکە ئەو عقدێکە هەیە لە بینی کۆمپانیا و خاوەن ماڵدا کۆمپانیا بە بەرژەوەندی خۆی قسە دەکات دەڵێ کەسێک کە ئەو کچە 2 ساڵەکەی تەواو دەبێت تکتیوە بگری بیگەڕێنیتەوە کۆمپانیاکە ئەم مەرجانە دانێت بەڵێ دیسان لە هەمان یاسای کار ئەگە بە پێی یاسا بێ ئەگە یاسا عقدەکە دەوێت عقد بۆ 1 ساڵە عقد بۆ 1 ساڵ لە بینی ساڵەکەشدا تەرەفەین بۆ نەیاڵێوشێنەوە ئەمە خاڵێک دوو دەبێت عقد بە زمانی دایک بنووسرێ تەسەور ناکەم عین تەسەور دەکەم زۆر دەگمەن هەبێ بەسەم بە زمانی نیپاڵی نووسرابێ عقدێک بە کوردی نیپاڵی ئینگلیزی نووسرابێ یا بە کوردی نیپاڵی بەنگلادێشی یان سریلایی هەر لە وڵاتانە بەچی نووسراوە هەر بە زمانە کوردی حیاتەکەی خۆمان باشە کە ئەمەش لە بینی دوو کەسدایە کۆمپانیا و خاوەنکار خاوەن ماڵ ملزەمە بەوەی کە مانگانە پارەی بداتێ 2 ساڵەکەی تەواو کرد تکتێکی تارێوە بکرە بیگەڕێنیتەوە کۆمپانیا التزاماتی چوتی ناکەوێتە سەرها بۆ معلوماتان زۆر جار کێشە لە بینی ئەوانە دروست دەبێت کابرا ساڵێک تەواو ناکات دێت لە کچەکەم ناوێتەوە ئەانە پارەکەم بیتەوە خۆی لە حەقە دەرێ بیراتەوە ئەم کێشانەش هەیە لە ڕاستیە ئەبێ کە 30,000 دلار دەوەرگتووە 30,000 دلار تەقسیمی 24 مانکە چەندی بەرەکەوێت ئەم ساڵێک لە لای بووە باقاتی پارەکە دێ بگەڕێتەوە بەڵام زۆر جار ناگەڕێتەوە مەسەلەی لە عقدەکە هاتووە کە ئەبێت ئەم پارێ بگەڕێنێتەوە نا ئەمە فێڵە شتێکی تریش هەیە ئەوەیە کە مەسەلەی کاتێککە 2 ساڵەکە تەواو دەبێ ئەوە نیە ئەم کەسە لە بەرپرسیارەتی کۆمپانیا دەرچێت هەر ملزەمە بە کۆمپانیاەوە کۆمپانیا بەرپرسە لێی بەرپرسە لێی هەتا ئەو ڕۆژەی لێرێ بەڵام دو 2 ساڵەکە کاتێک دەچێت لێداتە ماڵێک بۆ ئێشکردن خاوەن کۆمپانیا بۆی نییە پارە وەرگێ عقد ئێستا وەریشی دەگرن ئەو پێشێکیە کە باسەکرێت مەسەل عقدی 300 دلار 400 تا 500 وەریەگرن کە تۆ کچەکە مەسەل کچەکەیان بە تۆ کچەکە 2 ساڵ تەواو کردووە من تۆ عقدێک دەکەین بۆم نیم پارە تۆ وەرگرم بۆ کۆمپانیا بەڵام وەردەگیرێ ئەو پێشێکی هیچیە ئەو پێشێکی ئەوەیە کە تێچوو ئەم کەسەیە لە هێنانی لە ڤیزای لە تاری لەمانەوەی لێرە و لە ڕەبحی کۆمپانیا و تێچوو کۆمپانیان لە کرێ بینا لە کارماند لە زەریبا لە هەموو ئەم شتانێکە هەیە ئەمە لەو پێشەکێ دەردەچێت یعنی بۆ کۆمپانیا خۆ بۆ ماچ داینەوە بۆ استفادە و ڕەبح داینەوە کۆمپانیاکەش خۆی بە ڕەبح بکات چکاوی التزاماتی لەسەرشان التزامات دارایی لەسەرشانە دوو مانگ موچەنەدا بە کارمەندێکی ناکرێ لەبەر ئەوە مەسەلەن زەریبە لێت خۆش نابێ هیچ باز دەبێ باجی خۆت دێ بەڵام کارێک زۆر خراپە ئێستا کە من ئێستا بیرم کەوتەوە ئیژەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بڕیارەکی یا بڵێ ڕێنمایەکی خراپی دەرکردووە ڕێنمایەکە چییە؟ ڕێنمای خراپەکە ئەوەیە لا ئیرادی شەرعیەدانە بە بازرگانێکتر بە مرۆڤەوە حکوومەت دەڵێت هەر کرێکارێ هەر کۆمپانیا هەر کرێکارێک دێنێت باشە ئەگەر لە جەردی مانگانەیان ساڵانەیە کەسەکە دیار نەبوو خاوەن کۆمپانیا 2 ملیۆن دینار زەری بەبدا و غرامە بدا و تەواو ئەمە ئەگەر وام لێ بکەی من لە ساڵێکدا 10 کەس بەو حسابە لێم خۆش ببی لە ناوەڕاست خوارێ عێراقێکی بە 8,000 دلار پارەیەکە ئەو کچانە 8,000 دلار جا من 8,000 دلارم دەستکەوێت 2 ملیۆن هەریان 3 ملیۆن ژێم ئەو کەسانە و خانمانی کە لە نێو ماڵەکاندا لە پێشێکەکە شاماژەم پێدا کە دەزرێژی سێکسیانەکرێتە سەر ڕوبەڕووی ئەو کارانە دەبنەوە ڕێکارەکان بەرامبەریان چی ئەبێت چی ئەکرێت چۆن مافیان وەرئەگرنەوە دوو هەنگاو دەنێ هەنگاوی یەکەمان ئەوەیە چکا تۆ دەبێ ئەتیباری کۆمەڵش بکەیت مەسەلەن مەسەلە کۆمەڵاتی کە وڵاتەکەی خۆمان باشە وابەستەی خێزان و عشایر و هەڵوەشانەوەی خێزان و گرفێت لەلایەک ئەمیش بایع مخەڵەسە ئەو گوێی لەوە نییە لەوە هاتووە پارە پیاکایتە تۆ بۆ هەموو عەقڵی خۆتەوە هاتووی لەچی تەعامل لەگەڵ ئەو کچە دەکەی یان دەزرێژ دەکەیتە سەر حەقی گەورەتری زەریبەت لە بدەیت بەڵام
دەسان اعتباری ئەو بکەین کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تەقبولی کۆمەڵەش ناکە ئێمە زیاتر حیواری لە کۆمەڵاتێکە لە بەرچاوە بەڵێ حیوارەکە دەگرینەوە چکە بەڕاستی دادگاکانیش زۆر لە ئاستی پێویستدانین یعنی کێشەیەکی باشەکە حیوارەکە گیرایە بەر نەتیجە ئەنجام چێ بێ ئەنجام چی دەبێت مەسەلەن کەسی دەستدرێژی کرد باش ئەبێ قەرەبوویەکی وا بدا لە ژیانە بیر نەچێتەوە هەشمان بووە مادی بەڵێ نەک سجن و ئەو بەشتانی تێکەیە لە بەرلایەنە کۆمەڵایەتەکە نەکەوە ئێستا کەسێک کە دەستدرێژی دەکات سەر کچێک ئەگە بیبێت بە دادگا جگە لەوەی 3-4 ساڵە خایانێ خێزانەکەش قەرەبۆکە چەنە وتی کێشەمان هەبووە لەو بابەتە حاڵەتمان هەبووە قەرەبووی چەند وەرگیراوە بۆ بۆ دوو دەفتەر وەرگیراوە چی بکە کابرا دەبێ خۆی بیدێنە دادگا قەنەعەتەکە بۆ پارەیە زۆر پێی خۆشە دوای ئەوەی کردنادۆ تەلەفۆنی کردوارە بگەڕێمەوە نەبۆ سەلەم ئێرە وڵاتەوە لانی تەندروستی ئەو کرێکارە بیانیانی کێنە هەرێمی کوردستان تا چەند لە بەرچاو ئەگیرێ بە تایبەتەوانی کە نەخۆشی ڤایرۆسیان هەیە ڕەنگە نەخۆشی ئایدزیان هەبێ پشکنینەکان چۆنە بۆیان چەندیان ئەگەر لە پشکنینەکانە باش نەبێ یاخود ڤایرۆسی جۆرە ڤایرۆسێکی هەبێ بنێردرێتەوە زانی جۆرە سلکی تەندروستی کوردستان یان عێراق بەگشتی کوردستانیشی خۆماق کوردستانمانەیە لە ئاستی پێویستدانە کەسەکە هاتووە بەڵێ داخل بووە ماوەتەوە لێرە لەوانە اختلااتشی کرد بێ لەگەڵ هەندێک خەڵکە ئەنجا فحسەکە دەرچووە هەروایە خۆی هاتنەکەشی لە ڕاستی ئەو کەسێک کە دەبێت دەبێت بە پرۆفایلەکەی بنێرە بۆ ئێرە پێشەوەی داخل بێت بەڵام هەموو ئەوشتانێکی ئێمە دەمانێت بکرێت دەمانێت بە سیستماتیک بکرێت دەمانێت بە یاسایی بکرێت دەمانێت باشتر و جوانتر بکرێت تۆزەکی ماوە دەستەکانە خۆش بێ کاک هەماژار لە کۆتاییە بە کورتی چی شتێک ماوە لەسەر بابەتەکە بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئەگەر کۆی کەیتەوانێت چیمان باز نەکردو پێت خۆش بە باسی کێ بە کورتی من سپاس دەکەم وڵاهی ئەوەی کە باسم نەکردو ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە گرتنی ئەم کرێکارانە هەڵبگرێ ڕێگا چارەتر دۆزێتەوە و ئەو غرامەیەش بەڕاستی پارێکی یەکجار زۆر لە ڕۆژ 20,000 دینار ئەو کرێکارانە بۆیان نادرێت تووشی گرفت و کێشە دەبن و هەروەها دووبارەی دەکەمەوە ئەوەی کە هیوادارم ئەوەی کە مەسئولە کاتێک مامداتێ بۆ ئێمە بتوانین جوانەکان جوانتر بکەین هیچ داوای شخصیمان نابێت دەستەکانە خۆش بە کاکەمەژار زۆر زۆر سپاس بۆ هیوای کە پەیامەکەت گەیشت بێ سپاس بۆ هەماژار کە بەڕێستیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکی لە کرێکارانی بیانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەدا ئامادەبوون بەڵێ خۆشەویستان دەچینە لای یەکێکتر لە بڕگەکانی بەرنامی ئەمڕۆمان بڕگەی دەنگی ڕەسەنە جا دەنگی ڕەسەنی ئەم جارەمان مریەمی ئیبراهیم پورە بولبولی بال شکاوی وقتی گله هر شب آلنده دلیل کنه بولبولی بال شکاوی وقتی گله هر شب آلنده دلیل کنه مقیب آگری شویلدم چاوره چارنوسی نپیدا مقیب آگری شویلدم چاوره چارنوسی نپیدا که بی بدنگی نو بهاران گلی برنگی چاول باران که بی بدنگی نو بهاران گلی برنگی چاول باران
توێژی بە ساڵاتچوان بەگشتی چ لەسەر ئاستی جیهانی و ئێمە بە تایبەت باز لە هەرێمی کوردستان دەکەین بزانین شێواز و مامەڵەکردنی دروست و تەندروست چۆنە لەگەڵیانە پێویستە چۆن بێ بە تایبەت لە ڕووی پەروەردەی خێزانیەوە پەروەردەی خێزانی یان بڵێ دایکان و باوکان لەم نێوەندەدا چ ڕۆڵێکیان دەبێت بۆ ئەوی کە منداڵەکانیان وا پەروەردە بکەن کە ڕێز لە بە ساڵاتچوان بگرن چۆن بتوانن ئەم پەیوەندیە دروستکەن بۆەوەی کە پەیوەندیەکی باش و دروست لە نێوان بە ساڵاتچوان و منداڵاندا دروست بکەن. هەڵبەت کەسانی بە ساڵاتچوو لە ماوەی ڕابردوودا خۆیان خاوەن بڕیار بوون یان بڕیار بەدەست بوون لە نێو ماڵ و لە نێو خێزانەکانە لە بڕیار بەدەستی تەواو لای خۆیان بووە بەڵام تا چەند گرنگە ئەم بڕیار بەدەستیە یاخود ئەم خاوەن بڕیارە لە نێو خێزانەکاندا درێژەی هەبێت خێزانەکان بۆ چوونیان وەرگن ڕاوێژیان پێ بکەن لە هەر بڕیارێکدا کە پێویستە بدرێت نەک ئەوەی کە بڕیارەکە بدرێ بابەتەکە کۆتایی بێ دواتر بۆ بە ساڵاتچوەکانی باز بگرێ هەمومان خاوەنی کەسانی بە ساڵاتچوین لە نێو خێزانەکاندا لە نێو هەموو خێزان و هەموو بنەماڵێکدا کەسانی بە ساڵاتچوو هەن پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین کە بابەتێکی گرنگە و بە تایبەت لە هەرێمی کوردستاندا لەبەری کێمە دابوونەریتێکی تایبەتمان هەیە یاخود دابوونەریتی کۆمەڵایەتی خۆمانمان هەیە جیاواز لە هەر شوێنێکی تر پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بەڕێز یوسف عوسمان کە بەڕێز یامسپۆری دەروونناسین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمە دامادێ وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە کاک یوسف بەیانیت باش و سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەکەدا. پێم خۆشە سەرەتا وەکو ناساندنێک بۆ بە ساڵاتچوو کە ئایا بە ساڵاتچوو یان بە کێ دەوترێ بە ساڵاتچوو تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ کەسێک کە بگاتە ئەو قۆناغە بگاتە ئەو تەمەنە پێی بوترێت کەسێکی بە ساڵاتچوو؟ بەیانیتان باش بەیانتان بە خێر و خۆشی زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەران. کاتی ئێمە باس لە بەسەڵاتچوو دەکەین هەموو خۆمان بیر دێتەوە چونکە ئێمەش دەگەین ئەو قۆناغا ئێمەش دەگەین ئەو قۆناغا و ئێمەش ئەو قۆناغا دەبینین ئەگەر تەمەند درێژ بێت. بۆیە توێژێکی زۆر گرینگن لە ناو کۆمەلگادا وارووا توێژێکی گرینگە لە ناو خێزاندا. بەپێی ئامارەکان نازانم تا چەندی ڕاستە ئەڵێ سە تا 12 دانیشتوانی کوردستان تەمەنی بە ساڵاتچویان هەیە واتە ئێمە بە ساڵاتچوومان ڕێژەیەکی زۆرە ئەوەش هەندێک ستاندەر هەیە ئەڵێ تەمەنی خانەنشینی هەژمار دەکرێت بە تەمەنی بە ساڵاتچوو بۆیە تەمەنی 63 ساڵیان دیاری کردووە کە کەسێک باتە 63 ساڵی بەسەرەوە پێڵێن بە ساڵاتچوو و هەندێکی تریش لە هەندێک شوێنێک تر تەمەنی 70 ساڵیان دیاری کردووە کە کەسێک بگاتە تەمەنی 70 ساڵی پێڵێن بە ساڵاتچوو بەڵام ئەوەی باوە لە UN و لە هەموو وڵاتانی تر تەمەنی خانەنشینیە کە پێی دەوترێت تەمەنی بە ساڵاتچووی و جیاوازیشی هەیە لە نێوان ئافرەت و پیاوەوە ئەو ڕێژەی 12 ڕێژەی پیا و زیاترە لە تەمەنی لە ناو کۆمەلگای کوردیمان کە گەیشتونتە تەمەنی بە ساڵاتچوو. بەڵێ باشە کاک یوسف بۆ پێی کە بەڕێز سامسپۆڕێکی دەروونناسین بەرکەوتنتان زۆرە لەگەڵ خەڵکە ڕەنگە کێشە و گیرگفتەکان زۆر بێتە لای ئێوە لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا تێڕوانینی تاکی کۆمەلگای کوردی یاخو شێوازی مامەڵەکردنی کورد یان تاکی کوردی لەگەڵ کەسانی بە ساڵاتچوودا چۆن بووە؟ ئایا شێواز و مامەڵەیەکی تەندروست بووە؟ چنوور هەنداوای لێبوردون دەکەم کە دەڵێم کۆمەلگای کوردی تەنها لە سنووری ڕێز و ئەحترامەوە مامەڵەی لەگەر بە ساڵاتچوو کردووە یعنی ئەم ڕێز و ئەحترامەش ئەگەرێتەوە سەر دابوونەریت و تەقلیدەکە زۆر جار هەیە مناڵ هەبووە ئەڵێ لە ترسی خوای ناتوانم بەرامبەر باوکم هیچ بکەم کە کەسێکی بە ساڵاتچووە یاخود لەبەر عیبەی کۆمەلگا ئەمەش دووشتی نە دەرونیە و نە تەندروستیشە بۆیە ئەوانەی بە ساڵاتچوون سێ ڕەهەندی سەرەکیان هەیە و دەبێ مناڵەکان ئاگایان لێبێت بە تایبەتی دام و دەستگایەکانی دەوڵەت دەبێت ئاگای لەو سێ ڕەهەند دەبێت یەکەمیان ڕەهەندی جەستەیی
کاتێک کەسێک دەگاتە تەمەنی بە ساڵاچووی بەڵێ هێز و توانای بینین و بیستن و گۆکردن قسەکردنی وەکو جاران نامێنێت کەسێک دەبێتەوە کەمبیست دەبێت کەمبیست دەبێت چۆن بتوانێت ئەو کەسێک کە کەمبیست دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی ناتوانێت چالاک بێت ناتوانێت وەکو جاران دانیشێ و گوێی لە خەڵک بێت کاتێک داوا لە کەسێکی تێر دەکا بە دەنگی بەرز گفت و گۆ بکە و قسە بکە ئیتر ئەو کەسێ بەرامبەر هەراسان دەبێت چاوی کەمتر دەبێت کەس دەبێت ئیتر ئەبێ کەسێک هەبێت هاوکاری بکات ئیتر دەم و ددانی وەکو جاران نامینێت ئەمە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی قاچەکان و لە ڕووی نەخۆشیەوە کۆمەڵێک گرفتی نەخۆشی درێژخایانی تووشە بێت ئەمە شەکرێ ئەمە فشاری خوێنە ئەمە نەخۆشی دڵە ئەمە زۆر جار هەیە دەگاتە ڕادەی ئەوەی کە نیمچە زەهای مەرێکیشی توش دەبێت هەموو ئەمانە گرفتێکی گەورە دروست دەکات ناتوانێت خۆی بگونجێنێ لەو کۆمەلگای کە لەگەڵیدا دەژی بە تایبەتی خانەوادەکەی خۆیە زۆر جار هەیە بێزاری لێ دەکەن بێزاری لێ دەکەن کە دەڵێ من بێزار بووم ئەوەی تۆ بەمە نەخۆشخانە بێزار بووم ئەوەی تۆ تێبگەێنم بێزار بووم لە خواردن و کاتێکە نان دەخۆی دەنگ مرچە مرز دەکەی بێزمان دەبێتەوە دەنجی تاخمی ددانت دێت و تر بەردەبی و هەموو دەم هەر نەخۆشی و پرخەت ئەمانە هەمووی جۆرێکە لە ناڕەزایی دەربڕین کە ئازاری ئەو کەسە بە ساڵاتوە دەدات ئەمە لایانی پەیوەندیدار لایانی تەندروستی شوێنێک نییە بڵێ ئەمە نەخۆشخانەیە کە ئەمە جێگاکی تایبەتە بۆ کەسێکی بە ساڵاتچوو کە ئەمە هاوکاری ئەو کەسانە بکرێت بۆیە کێشەیەکی گەورەی بۆ گەورەترین کێشەش ئەوەیە کە خانەنشینی کاتێک کە وەردەگری خانەنشینی بۆ نمونە کەسێکە دەبێت مناڵێکی لەگەڵ بچێت مناڵێکی خۆی لەوە گەر بچێت چونکە ناتوانێت شوفێری بکات ناتوانێت بچێت ئەو شوێنە ڕەنگە ئەو شوێنە پێ نەزانێت ئەمەش گرفتێکی گەورەیە کە بۆ بە ساڵاتچووی هەرێم دروستە بێت کێشەی دوم کێشەی کۆمەڵایەتیە بۆن کاگەسب لەگەڵ هەموو ئەو گرفتانی کە ئاماژت پێدا چ لە ڕووی جەستەی و چ لە ڕووی دەرونی کە بە ساڵاچوان دووچاری بنەوە کەواتە شێوازی دروست چۆن مامەڵە لەگەڵ کەسانی بە ساڵاچووکەم پێویستە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت بەڵێ چنوورخان شێوازی دروست شێوازی دەرونیە شێوازی دەرونیە چۆن شێوازی دەرونی ئەگەر ئێمە وەکو مناڵی کەسێکی بە ساڵاچوو کە ئەم کەسە پێوترێ باپیرە هاتین پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانی خۆمان کرد کە ئەمە تایبەتمەندی بابە گەورەیە یان دایە گەورەیان باپیرەیە ئەم دەستەواژانە زۆر بەکاردێت ئەمە خاصڵەتی ئەوە ئەمە هێز و توانای جەستەی ئەو کەسەیە مناڵەکان لەسەرەوە ڕابێنن کە ئەو خۆشەویستی و سۆزە هەبێت چونکە لە ڕووی دەرونی کەسێکی بە سەڵاچوو لەبەرەوەی دابرانێکی کۆمەڵایەتی هەیە ناتوانێت وەکو جارام چێتە دەرەوە هامشەی هاوڕێکانی خۆی بکە یان زۆر جار بەدەگمەن هاتوچۆی مزگەوتی پێکرێ هاتوچۆی دراوسەکانی پێکرێ هەر لە ماڵەوە دانیشتووە ئیتر دایک و باوک وەزیفەدارن ئەچنە دەرەوە چێ لە ماڵەوێ مناڵەکان نەوەکانی لە ماڵەوێ ئێمە ئەبێ ئەو مناڵانەوە ڕابێنین چاو لە ئێمە بکەن چۆن ئەتوانین لە ڕووی دەرونی مڕاعەتی دایک و باوە بکەین بە سەڵاچوو پێویستی بە پارە نییە بە سەڵاچوو پێویستی بە زۆر شتیتر نییە جلوبەرگ و یان شتی ترەوە بە سەڵاچوو پێویستیەوەیە دەوروبەری چۆڵ نەبێت کەسێک هەبێت لەگەڵی گفتوگۆ بکە قسە بکە گوێی لێ بگرێ کەسێک هەبێ پیاسەیەکی پێ بکات کەسێک هەبێت لەگەڵی دانیشێ خواردنێکی تایبەتی بۆ ئامادەکە و چاودێری تەندروستی ئەم کەسە بکات کاتێک کە تۆ مناڵەکانی خۆمان یان خۆمان فێری خەسڵەت و تایبەتمەندی ئەو کەسە بووین کە کەسێکی بە ساڵاچوو ئەو شتانەیە ئۆف نەکەین بڵێن باوکە تۆ هەموو دەم هەر نەخۆشی دایکە تۆ هەموو دەم نەخۆشی و گلەی دەردەبڕی ئەو کاتە ئەوان ئەو قەتیعەی کۆمەڵایەتیە ئەو دابرانی کۆمەڵایەتیان نامینێت هەز دەکە کەسانێک گرنگی پێدەدا یەک خاڵی گرنگ هەیە هەر کەسێکی بە سەڵاچوو کەزانی لەلایەن کەسێکە و کامە کوڕێتی یان کچێتی یان نەوەیەتی بایەخی پێدەدرێ گرنگی پێدەدرێ هەز دەکا کە ئەویش وجودی هەیە ئەمە کیفایەتە بۆ ئەم بە سەڵاچوە کە دڵی خۆش بێت کە دڵی خۆش بێت ئیتر حەزە کرد هەر لە ژوورێکە
دائنیشت بەڵام ئەو کەسانی دەوروبەر گرنگەوێ بە دوو قسەی خۆش دەچن دەستی ماچەکەن سڵاوی لەکەن لە دیارەوە دانیشن هەندێک بە سەڵاتچوو هەیە دێتە لای ئێمە ئەڵێ من نەوەکانم لە ژوورەکانی خۆیانن نایان بینم بانگیانەکەم بە دەنجی منەوە نایەن کوڕەکانم کچەکەم لە دەرەوەیە ئیش و کار دەکا ئەڵێ بێزار بووم لە تەنهایی منی کوشت ئێستا ئەوە لە دەوڵەتانی تر زۆر جارێ چارەسەر کراوە شوێنی زۆر جارێ ئەو بناڵانەی بێسەرپەرشتن لەگەر خانە نیشتەکان تێکەڵەکان بۆەوەی ئەو سۆز و خۆشەویستیە هەبێت بەڵێ باشە کاک یوسف زۆر جار دەیبینین کە کەسانی بەساڵاتچوو کە دادەنیشن باز لە ڕابردووی خۆیانەکەن ڕابردوو خۆیان و ئەو ڕووداوانەی کە پیای تێپەڕیون دەیگێڕنەوە ڕەنگە چەند جارێک بیگێڕنەوە ئەم ڕوودا و ئەم ڕابردوانەی خۆیان ئایا ئەمە تایبەتمەندی کەسی بەساڵاتچووە ئەم ڕووداوانە و ئەم ڕابردووی خۆی گێڕێتەوە یاخود پەیوەندی بە سروشتی کەسەکەوە هەیە سروشتی ئەو کەسەوە هەیە کە چۆتە تەمەنە و بۆتە کەسێکی بەساڵاتچوو چنوور خان پرسیارێکی بەجێیە بەپێی شۆڕۆڤەی دەرونی دوو شت هەیە دوو شیکردنەوە هەیە بۆ جێرانەوەی ڕابردووی خۆی یەکەمیان کاتێک کە بەساڵاتچووە هەز دەکات بێبایەخە دەوروبەر بایەخی پێ نادرێت یاخود هەز دەکات ژمارەیەک نییە لە ناو خێزاندا ئەو کەسانی دەوروبەری خۆش ناوێت ئەمانە دەجێڕێتەوە بۆ دڵخۆشکردنی خۆی کە پێیان دەڵێها منیش کاتی خۆی هێزم هەبووە پارەم هەبووە وەزیفەم هەبووە دەسەڵاتم هەبووە یان ئەو کارم کردووە و چاڵاکیام کردووە وام کردووە ئەمە بۆ دڵخۆشکردنی خۆیەتی چۆن ئینسانێک دڵی تەنگ بێت یادوەریە خۆشەکان بیر خۆی دێنێتەوە مە پێڵەن یادوەریە خۆشەکان بیر خۆت بێنەوە سەیری وێنە خۆشەکانی خۆت بکە بۆی دڵت خۆش بێ و حوزن و خەم و خەفەتە لە بیر چێتەوە ئەمە خاڵی یەکەم شیکردنەوەی دووەم زۆر جار هەیە کەسی بەساڵاتچوو کاتێک کە دەزانی کەسانی دەوروبەر گوێی لێ دەگرن کاتی ئەوانی دەوروبەر خۆشیانەوێ بە تایبەتینەوەکان ئەم یادوەری خۆی ئەجێڕێتەوە بۆ دەرسوەرگرتن و سوودوەرگرتنی نەوەکانەوە نەوەکان بۆ ئەوی سوودی لێ ببینن کە ئەمان ژیان یەکیان بەڕێ کردەوە لە کاتی خۆی ژیان لای ئەوان وابووە ئیشکردن خۆشەویستی هاتوچۆ دڵسۆزی لە کارکردنە یارمەتیدانی هاوڕێ دروستکردنی متمانە لە ئەندراوسیەکانەوە ئەڵێ لە کاتی ئێمە ئەوە بووە پێویستە ئێوەش ئاوا بن کەواتە هەردوو ڕەهەندەکان ئەو پێویستی پێێتی ڕابردوو خۆی باز بکە یەکە بێنەوەی کاتێکە هەستێکی نەرێنی لا دروستە بێت بۆ ئەوەی دڵی خۆی خۆشکات بۆیە ئەمانە دەجێڕێتەوە وەکو پەرچەکردارێکیش پێیان دەڵێ من کاتی خۆی وابوومە ئێوە ئەوها لێم بەلاوەز تەماشامەکەن بۆ نمونە ئەگەر تۆ سەیری تەلەڤیزیۆنت کردبێ ئێک دوو جار چوونتە خانەی بەساڵاتچوان کاتێک کە چوونەتە خانەی بەساڵاتچوان کاتێ باسی خۆیان کردووە هەر هەمویان باسی ڕابردوو خۆیان کردووە کە ڕابردوو چ کەسێکی ئەوە بەهێز و بەدەسەڵات و بەتوانا بووە ئێستا لێرەیان فرەداوە و ڕەهەندی دووەمیش کە ڕەهەندێکی ئەرێنیە کە ئەو خەڵکەی لە دەوروبەر خاستن کە کاتێک کە میوان و شیوا دێت یادوەری خۆی دەجێڕێتەوە باسی خۆی دەکات بۆ ئەوەی ئەوان سوودی لێ بینەوە جا ئەو دەرفەتە زۆر باشە لە ڕووی دەرونیەوە کە ئەمە خۆی تەفریغەکات و تەنفیسێکی شوەر دەگرێت جۆرێک لە متمانەی بەخۆی دەبێتەوە جۆرێک لەو هێزەی دەرونیەی دەبێتەوە کە ئەمیش ژمارەیەکە لە ناو خێزان بەڵێ جا کاک یوسف هەر لەسەر لایەنی دەرونیەکە زۆر جار کە کەسێکی بەساڵاتچوو بێوێ کارێک ئەنجام باد یاخود جلوبەرگێکی تایبەت کە خۆی حەزیلێتی لە بەریکە یا ڕەنگێکی تایبەت کە حەزیلێتی لە بەریکە هەندێک دەستەواشە بەرامبەریان بەکار دەهێنێت کە پێیان دەوترێ تۆ ناتوانانی ئەوە بکەی یان تۆ بە کەڵکی ئەوە نایی یاخۆ تۆ کچ و کوڕی 14 ساڵنی ئەم جلوبەرگە لە بەرەکەی ئەم ڕەنگە هەڵەبژێری لە بەریەکەی بەکارهێنانی ئەم دەستەواژانە بەرامبەر کەسێکی بەساڵاتچوو چی کاریگەریەکی دەبێت لەسەر لایەنی دەرونی کەسەکە
کاریگەریەکی زۆر خراپی دەبێت بەسەڵاتچوو زۆر جار هەیە ئەگەر تۆ حڕەتی پێ بدەی شەرمەی کۆمەڵایەتی نەبێت ئەم ڕخنانە و گلەیەی کە تۆ باسکرد نەبێت بەخوا لە تەمەنی گەورە سەری ڕەش دەکاتەوە لە تەمەنی گەورە با بڵێن زۆر ئافرەتمان هەیە خەنە لە پرچی دەنە و پرچی خۆی سپیەکەی دەشارێتەوە جلوبەرجی ڕنگ لە بەردەکە حەزی لە جلوبەرجی ڕنگ و شتی وایە زۆر جارە هەیە حەزی لە با بڵێن دەموچاو هەڵگرتن و کۆمەڵێشتی ترە لەو بابەتانە ئەمە لی تێناگەین ئەو دەیەوێت گەنجێتی خۆی بێنێتەوە خۆی بە گەنج پیشاندا کە ئەمەش لە ڕووی دەرونی و زۆر زۆر چاکە کە بێئومێد نەبێ لە ژیان بڵێ من تازە پیر بووم بۆ چمە ئەم شتانە بۆچێ نە لە تەمەنی پیریە زۆر زۆر چاکە ئەم جلوبەرگانە لە بەرکە کە خۆی حەزیلێتی و لە ناخی خۆیەتی سەری ڕەشەکاتەوە ئیتر سمێلیە تاشەیە ئەتر جلوبەرجی ڕەنگا و ڕنگ منافەسەی بووکەکەی دەکات زۆر زۆر ئاساییە ئێمە ئەبێ بە ئاسایی وەریگرین ئەوە عقلێتی ئێمە بەڕەکەنەی لی تێدەگەین ئەمە عیلاجێکی دەرونیە بۆ ئەو کەسانێک کە تووشی بێئومێدی هاتوون تووشی یەسە هاتوونەوە ئەمە خاڵێکی بەهێزی بەسەڵاتچوەکانە بۆ ئەوەی هەز بەبوونی خۆیان بکەن هەز بەوەی بکەنەوە زۆر جارێ لە تەمەنی پیریدا یعنی جلکێکی ڕەنگا و ڕنگ دەبەردەکە مناڵەکان پێڵێن باپیرە خۆتۆ حەیامان دەبەی باپیرە تۆ بۆ بێت داپیرە ئەمە کەی جلوبەرجی تۆە ئەمە بچینەوە ماڵە ئابرومانەتی ئەم لە ڕەنگا و ڕەنگانە هەتا لە تەمەنی پیری ئەگەر ئاسقیش بێ عاشق بوون لە تەمەنی پیریدا پاک بوونەوەیە بەڵێ هەر لەسەر بابەتی کەوت کە نەوەکانی بە داپیر و باپیران لە داپیرە ئەمە بەکەڵکیەوە نایات تۆکەی لەو تەمەناماوی ئەگەر لە حاڵەتێکیشان نەک هەر بۆ ئەوە بۆ هەر بابەتێکی تر بێ پێویست کە قسە لەگەڵ کەسانی بە ساڵاچوودا بکرێت تا چەند گرنگە بە زمانێکی شیرین قسەیان لەگەڵا بکرێن نەک بە زمانێکی زبر و ڕق قسەکەیان بەرامبەر بکرێت چنوورخان یەکشت پێ بڵێم لە ڕووی دەرونیەوە هەرچەند بەڕێزەوە هەرچەند بە نەرمیەوە هەرچەند بەوە قسە لەگەڵ کەسانی بە ساڵاچوو کە باوکی باوکمانن باپیرمانن داپیرمانن هەتا کەسێکی دراوسێ هەتا کەسێک لە کۆڵان لە مارکێتێک لە مۆڵک کەسێکی بە سەڵاچوو ئەبینیت یعنی زۆر زۆر ئاسایە سەری بۆ دانەوێنی زۆر ئاسایە سڵاوی لێ بکەیت زۆر بە نەرمی قسە لێ بکەیت بە سەڵاتی و یەک شتی زۆر زۆر پێخۆشە کاتێکە قسە دەکات تۆ پێی نەبڕی گوێی لێ بگری چاو بکەیتە ناو چاویەوە و سەربەرز نەکەیتەوە تا قسەکانی تەواوەکە ئەجا دوایەوە بە کورت و پوختی وەڵامی بدەیتەوە چونکە تااقەتی زۆر گوێگرتنی نییە بەڵام زۆری پێ و دەوێت دەری ببڕێت و زۆر جاریش هەیە زۆر جاریش هەیە ینی ئەم بەسەڵاتوە یعنی حەزی لە ڕەخنە نییە حەزی لە ڕەخنە نییە بڵێ باوکە ئەمە شوێنێکی گشتێت تۆ چۆن بەو شێوە نانەخۆی چۆن بەو شێوە دەخۆی یان دەنگ بەرزکەیتەوە تۆ زەختەت هەیە شەکرەت هەیە چۆن کەبا بەخۆی چۆن ئەم چاوریە خۆی نە حەزی لێتی ئەم دەمەی کە حەزی لێتی یعنی مەناعی دەرونی پەیدا دەکە مەناعی جەستەی پەیدا دەکە لەبەرەوە بە دڵخۆشی دەیخوات کەواتە گوێگرتن لە کەسی بە سەڵاچوو خاڵێکی زۆر زۆر سەرەکیە کە وەکو بڵێ چاودێری دەرونی ئەو کەسە دەکەی قسەی پێمە بڕە ئۆفی لێ مەکە دەستی لێ هەڵمەتە چێنە کاتێکە قسە لەگەڵەکە سەیری مۆبایل مەکە سەیری تەلەڤیزیۆن مەکە سەیری ئەو بکە ئەمە باشترین و گرنگترین و ئاسانترین خاڵە بۆ سەڵاچوو بەڵێ باشە کاک یوسف لە پێشێکەکەش ئاماژەم پێدا کە و بە ڕێزیشتان ئاماژەتان پێدا کە کەسانی بە ساڵاچوو لە ماوەی ڕابردوودا خۆیان خاوەن بڕیا بوون یاخود بڕیاری خێزانەکە لە لای ئەم کەسە بووە لە ڕابردوودا و لە کاتی گێڕانەوەی بابەتەکانیشە
یەکسەر ڕاستەوخۆ باز لە ڕابردووی خۆیان دەکەن کە ئەو کەسێکی ئاوهابوو بەو شێوەیە بووە کە ڕابردووی تێپەڕاندووە کەواتە بۆ ئەم قۆناغی ئێستا کە بۆتە کەسێکی بە ساڵاچوو لە نێو خێزانەکاندا لە نێو بنەماڵەکاندا تا چەند گرنگە ڕاوێژیان پێ بکرێ بۆ هەر بابەتێک بێت جا بابەتەکە بچووک بێت یاخود گەورە بێت ڕاوێژکردن بە کەسانی بە ساڵاچوو چ گرنگیەکی دەبێت چ لە وتەکانی کەسانی بە ساڵاچوو بۆ ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەتە و لەسەر ئەو بڕیارە چ بۆ کەسە بە ساڵاچووکە خۆشی لەلایانی دەرونی و چ کاریگەریەکی دەبێت کە ڕاوێژی پێدەکرێت پرسی پێدەکرێت. ئەگەر کەسێکی بە ساڵاچوو وەرگرین تەمەنی 65 ساڵ تۆ حسابی ئەو بکە 65 ساڵ ئەزمون لە ژیاندا بە ئەم کەسە پرۆفیسۆر بێ با کرێکار بێت با کەسێکی شارنشین بێ لادێنشین بێ بەڵام 6 ساڵ لە ئەزمموی هەیە کوردوتنی دەستاری زمانە هاڕیوی بەڵێ وتم کوردوتنی زۆر جا قسەیەکە کرێ لەسەر کەسانی بە ساڵاچۆڵێت دەستاری زمانە هاڕیونی ئەزممویان هەیە بەڵێ بڵێ ڕێک ئەو نمونە وایە بۆیە 6 ساڵ لە ئەزمموی ئەو کەسە بۆیە شتێکی زۆری پێەیە بۆیە ڕاوێژکردن زۆر ئەساسە کەسێکی بە ساڵاچوو کاتێک کە مناڵەکەی لە خانی کڕین لە ئۆتۆمبیل کڕین لە ژن و ژنخوازی لە شتی تر لەو شتە ئۆموری ماڵێ یان لە ئیشکردن لە بەزنس پرسی پێکە دڵی زۆر خۆشە بێ سوودی لێ ئەبینین لە تەجروبەی ئەو لە ڕاوێژکردنی ئەو دوو هەم بۆ خۆمان سوودی هەیە بۆ خۆمان سوودی هەیە کە ڕاوێژی پێەکەین بۆیە ڕاوێژکردن زۆر زەروریە حتا لە هەندێک ئۆموری ئاینی لە ئۆموری کۆمەڵایەتی شتی ترە و زۆر تەبیعیەتەوە هەموو پرسی پێ بکەی ڕاوێژی پێ بکەی ئەگەر هەموو شتەکانیش گۆڕابن زانیاریەکانیش گۆڕابن بەڵام تۆ بەراورد بە زانیاری ئێستا و زانیاری بابە گەورە و دایە گەورە دەکەی لە ڕابردوودا ئەمە یەک خاڵی دووەم ئەوەنە دڵی پێخۆش ئەوەنە دڵی پێخۆشە یعنی وەکو هیچ شتێکی وەکو ئەوێ 20 ساڵ گەنج بوو بێتەوە هێز و توانێ بۆ هات بێتەوە ئەڵێەوە خەرک کەس و کارەکەم مناڵەکانم نەوەکانم پرسم پێەکەنم دیارە حسابم بۆ ئەەکەن دیارە بیر و بۆچوونی منیان بەدڵە کاتێک کە شتێک دەبێ ئاڵێ ئەها کوڕەکەم من نەمگوت ئەوە ڕاستە بزانە بەقسەت کردم قازانجت کرد بۆیە ئەوەنە دڵی پێخۆشە ینی وەکو هیچ شتێک ئەوەنە دڵی پێخۆش دێت کاتێک کە تۆ ڕاوێژی پێەکەی دڵی پێی خۆشە بێت بیرکردنەوەیەکی ئەرێنی لا دروستە بێت تا وزەیەکی ئەرێنی دەست پێ دەکاتەوە ئەمانە هەمووی ئەوەیە کە تۆ تەنها ئەگەر وەڵی جاری وا هەیە جاری هەیە بۆ نمونێ بەسوود ئەگەر بووکەکە کچەکە لە ماڵ بێت بەس بۆ شیولێنان چێشلێنان بڵێ دایە یان داپیرە بۆ نیوەڕۆ بۆ ئێوەرە چه حازرکەم بەس ئەوەنە ڕاوێژی پێ بکە یان ئەمە چۆن حازر ئەکرێت دڵی بەقەدر هەموو دنیا پێخۆشە بێت بۆیە ڕاوێژکردن زۆر زەرورە هەم بۆ تەجروبەی خۆمان بۆ ئیسیفادەی خۆمان کە سوود لە خبرەی ئەوان وەرگیت هەم بۆ خۆشی کە تاقەیەکی ئەرێنی دروست دەکات من وتم بە سەڵاچوو بەس بەوە تێکەچێت کە تۆ پژوێی بخەی بڵێ ئەوە تۆ چیت ئەوە ژوورت هەیە و جێت هەیە و ڕێت هەیە بۆ وازمان لێنانی بۆ بێدەنگ نابی ئەمە کوشتنی بە ساڵاچووە ئەمە خراپترین شتە بەرامبەر بە سەڵاچوو کاتێک کە تۆ پرگوێیەخەی کاتێک کە تۆ پرسی پێناکەی ڕاوش پێناکەی بۆیە زۆر جارەیە تووڕا دەبێت پێڵێ کوڕەکەم کچەکە منیش خۆ من لە پشتی بەردی کەڕنیم هیچ پرسەکەم پێناکەن ئێوە هەمووتان مشاوەشن و دەچن و دێن و وا دەکەن کەس پرسەکەم پێناکە کەس ڕێیەکەم بەرناگرێ بزانە ئەمە ئەو پەڕی بێ هیوایی و بێ ئومێدبوونە لە ژیان کاتێکات هەر لەسەر ئەو خاڵی کە ئاماژەت پێدا لەسەر پشتگوێ خستنەکە و لەگەڵ خواردن ئامادەکردنەکە کەوت گرنگە یاخود ئەگە پرسیان پێ بکرێ ڕاوێژیان پێ بکرێ خاڵێکی گرنگە زۆر جار ئەو کەسانەیە بڵێ بە ساڵاچوان ژوورێکی تایبەتیان بۆ دانراوەکو ئاماژەت پێدا لە کاتی نان خواردنە گرنگە کەسانی بە ساڵاچوو بهێنرێتە سەرسفرە و لەگەڵ ئەندامانی خێزانەکە دانیشن نان بخۆن یاخود ئەوە تا زۆر جار ئەندامێکی خێزانەکە لەسەر سینیەک خواردنەکە بە ئامادەکراوی دەبات لە
ژووری بە ساڵاچۆکە بۆی دادەنێ نابخوات کە پرسیار دەکەی یاخود کە دەڵێ بۆچی ئەوە نایەتە سەر سفرەکە و بە سینی خواردنەکەی بۆ برێ ئەڵێ بۆی کە حڕیەتی خۆی وەربگرێت و بە حڕیەتی خۆی نانخوا خۆی وا پێ خۆشە. جا کامیان دروستە؟ ئایا خواردنەکەی بۆ ببرێت لە ژوورێکی تایبەتیە بۆ خۆی بە حڕیەتی خۆی نانەکە بخوا یاخود وا پێویستەکە بهێنرێتە سەر سفرە لەگەڵ ئەندامانی خێزاندا دانیشێ؟ چنوورخان ئەوە ئێمە وا دەڵێن ئەمە خۆمان وەڵامی خۆمان دەدەینەوە دەڵێن بە حڕەتی خۆی وەرگێ بە ساڵات چێ قسێکی زۆر جوانی کردوتی ژوورێکم هەیە تەوالێتی تێدا و تەلەڤزیۆنی تێدا و خواردنم بۆ دێن نەژوورەوە دەڵێ هەستەکە من سزن کراوم لە سنجش هەمان شتە تەلەڤزیۆن هەیە و جێگای نووسن هەیە و خواردنیشم بۆ دێتە ژوورەوە ئەڵێ من پێویستم بە نینینی منداڵەکانی خۆمانە باشترین شت ئەوەیە من دایک و باوەک باڵێن باپیرە و داپیرە بێنە سەر سفرە لەگە مناڵەکان و لەگەنەوەکانە دانیشن ئەزانی لە ڕووی دەروونیەوە دراسە کراوە کاتێ باپیرە و داپیرە کەسی بە ساڵاس و سەیری چاوەکانی منداڵەکانی دەکات و سەیری چاوی نەوەکانی دەکات و هەموو خانەکانی لەشی زیندوو دەبێتەوە وەکو بڵێ مایدەی ئیشتیهای دەکرێتەوە خواردن ئەو خواردنی دەخوا زۆر سوودی لێ دەبینێ زۆربەی ئەوانەی بە ساڵاچوون کە لە ژوورێ لەسەر سنیەک خواردیان بۆ دەچێت بە فرمێسکەوە خواردن نەخۆن بە خەفەتەوە نانەخۆن ئەمە کارەساتێکی زۆر گەورە دەبێت هەموو مناڵەکان ئاگان لەوە بێت کە ئەمە ئازاردان و تعزیبدانی دەرونی ئەو کەسە بە ساڵاچووەیە بۆیە ئەگەر بۆ چاخ خواردنەوەش بێت بۆ ناخواردنیش بێت مەڵێ میوانم هەیە و عیبە مەڵێ میوانی بێگانم هەیە و باپیرم مرچەکە و تاخمید دەنجی تاخمیدانی دێ و داپیرم دەستی دەلەرزێ و کەوچێک ناگرێ ئەمە شانازیە بۆ خۆت شانازیە بۆ ڕابردووی خۆت بەڵام باشترین چارەسەری دەرونیە باشترین هێز و توانە بەو بە ساڵەچوە بەخشێت کە لەسەر سفرەدا ئەنیشێت ئەگەر خواردنی تایبەتی خۆشی بخوا بڵم تۆ خواردنێکی تایبەتی هەیە ئەو باشۆربا بخوا بەڵام زۆر هەز بە دڵسۆزی و خۆشەویستی و ڕەفاهیەت دەکات هەز بە قیمەتی خۆی دەکات هەز بە گرنگی خۆی دەکات نەهێڵن باوکتان و دایکتان بە تەنیا نان بخوا ئەگەر زۆر کەسم بینیوە لە دەرەوە نانی خواردووە کە دێتەوە دایک و باوکی چاوەڕێیەکە کە بە ساڵاچوون ئاچێ لەبەرەوان ئەڵە هەر مشارەکەێکتان لەگەڵ دەکەم بەشداریتان لەگەڵەکەم لەگەڵ یەخوا ئەو باوکە بەقەدەر هەموو دنیا دڵی پێی خۆشە بێ ئەو دایکە بەقەدەر هەموو دنیا کەیف خۆشە بێ کە مناڵەکەی لەگەڵی دانیشتە دوو پاروی خواردەوە بەڵێ باش کاک یوسف لە قسەکان تاماشت بۆدا کە بە ساڵاچوان لەگەڵەوەی کاگەنە ئەو قۆناغی تەمەنیان دڵیان ناسکە بێتەوانێ و زۆر جار قسەیەکە کرێڵێ وەکو منداڵیان لێتەوە دڵیان ناسکە بە بەسیتریشت پێی تێکچێ یاخود نائارام ئەبن لە کاتی بوونی نەخۆشیدا یاخود لە کاتیەوەی کە گرفتێکی تەندروستیان هەیە پێویستە دەوروبەر چۆن مامەڵە لەگەڵ کەسانی بە ساڵاتچوودا بکەن بۆ ئەوەی کە کەسەکە یاخود بە ساڵاتچووکە وا هەست نەکات کە منداڵەکان یاخود دەوروبەرەکەی لی بێزار بوون. یەکشت هەیە ئەمە وتمان کەسێکی بە ساڵاتچوو لە هەموو دنیاوایە تووشی کۆمەڵە گرفتی تەندروستی دەبێت. جا ئەم گرفتی تەندروستیە لە بەهێزبوونی بینین و بیستن و دەم و ددان و هەروە ڕۆیشتن هەندێکی تریشەیە لە ناوەوەیە یعنی ئەو نەخۆشیە درێژخایانە دەبێت بەڕاستی دەبێت مناڵان ئەوەنە ئاگادار بن ئەوەنە هەستیار بن بەرامبەر کەسی بە ساڵاتچوو کە لە ڕووی تەندروستی بایەخیان پێ بدەن بەلایانی کەمەوە ئاگاداریان بکەنەوە کە کاتی دەرمان خواردنێتی ئەمە زۆر دڵی پێخۆشە بێت و زۆر ئاگان لێبێت بۆ نمونە کەسێک دەگاتە تەمەنی بە ساڵاتچوو حەزی لە فەوزا و لە دەنگە دەنگ و لە ئەو هەراهوریان نییە ئەبێت چاودێری ئەوە بکەین حەزی لەوەیە کە لە دەوروبەری دانیشن و ئەو باسی نەخۆشیەکە بکرێت کە باشتر بۆ و چاکتر بۆ و ئێستا ڕنگ و ڕووی خۆشترە دایمەن بە گەشتبینیەوە باسی نەخۆشیەکەی بکەی کە ئەوەتی دەرمانەکانی دەخوا ئەوەتەی ئاگای لە خۆەتی زۆر باشترە پێی نەڵێ وەڵا خراپتر بووی و دەرمانەکان سوودیان نییە دایمەن گەشتبین بەر لەگەڵیەوە ئەوان زۆر جار هەیە بە ساڵاتچوو جۆرێک لە بیرچوونەوەی هەیە کاتی دەرمانەکانی نازانێت
ئەبێ مناڵەکان ئەم شتانەی بیرخەتەوە ئەمە زۆر کەیفی پێدێ زۆر دڵی بەوە خۆشە بێت کاتێک کە تۆ ئەو دنکە حەبەی بۆ ڕادەگریت و بەرداقێکایی بۆ ڕادەگریت ئەمە زۆر کەیفی پێدە و دڵی بەوە خۆشە بێت ئێمە دەتوانین ئەو شتە ئاسانانە بکەین کە لە ماڵەوەین ڕاستە لە دەرەوەین کارەکەین ئیشەکەین بەڵام ئەو کاتانێک کە دەچینەوە ماڵێ ئەگەر ڕۆژی یەک جاریش بێت ئەزانی چ هێزێک دەداتە ئەو بەساڵات چووە چ سوودێک لەو دەرمانە ئەبینێت بە پێی قسەی دکتۆرەکان یعنی زۆر ئستیجابەی دەبێت لەگەر ئەو دەرمانە ئستیجابەی دەبێت بۆیە پێویستە هەموو مناڵەکان وا پەروەردە بکەین بە نەرمی لەسەرخۆ لەگەڵ باپیرە بە ڕوێکی خۆش قسە بکەین هەموو قسەکانیشی لێوەرگین چونکە زۆر جارەیە هەندێک قسەکە بە دڵی ئێمە نیە لەوانەیە هەندێک بیر و بۆچون دەرببڕێ بە دڵی ئێمە نیە لەوانەیە بە سەڵاتچوو هەستیارە بێ عینا دەبێ زوو تووڕابێت دڵی بەخۆیە سوتێتەوە زوو دەگرێ یعنی هەندێک جارەیە قسە ناکات ئەمانە هەموو سیفاتێکی بەسەڵاتچوون بۆ نمونە دەگرێ مناڵەکان نەڵێن باوکە چێ غەدری لێ کردووی بۆ دەگری چێ قسەی غەڵەتی کردووە بۆ تووڕ ئەمە قسەیە نەکەن چونکە ئێمەش کە گەشتە تەمەنی بەسەڵاتچوو هەمان شتمان لێدێ ئەمان سیفاتێکی گشتی جیهانی دەرونی هی بەسەڵاتچووە کە دڵی ناسکە بێ و فرمێچ لە چاوی دێتە خوارە و عادز دەبێ و عینا دەبێ و ئێتر زۆر جارێک قسە ناکە و یان مانەگرێ سەر ناخواردن ئەڵێ برسیم نییە نان ناخۆم بزانە چێ قسەیەکی کردو ئەمانە ئەبێ زۆر بە ئاسایی وەریبگرین نابی مناقشەی لەگەڵ بکەین لەسەر ئەم سیفەتانە لەسەر زۆر نەخۆشی نابێ مناقشەی لەگەڵ بکەین دەستەکانە خۆش بێ کاک یوسف زۆر سوپاسمان دومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت زۆر سپاس دەستەکانە خۆش بێ سپاس بۆ یوسف عوسمان کە بەڕێزیام سپۆری دەروونناسی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکمان گەیاند بێت بە بینەرەکانمان و قسەکانی کاک یوسف وەکو پەیامێک گەشت بێت بە سەرجەم لە خێزانەکان لە نێو کۆمەلگای کوردیدا زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ گشتلایەکتان هەمیشە لەر ساف و تەندروست بن خواتان لەگەڵ